ئازیزان و خۆشەویستانی دەستگای میدیایی گەڕیان جۆگران و بیسەرانی پەیج و ڕادیۆی میلی گەڕیان سڵاوی خوای گەورەتان لێبێ. خوای گەورە هەموو لایەکمان بپارێزێ لە بەڵاو وەبای تەندروستی و گیرفان بەتاڵی و سفرە بەتاڵی و لە شەڕ و ئاژاو و ناخۆشی و زمان خراپی و تعلیق و قسەی خراپ و قسەی زبر پارێزراومان کاو نزیکمان کاتەوە لە قسەی خۆش و لە دەمەتەقێ و لە مەجلیسی خۆش و لە خواردنی خۆش و لە سفرەی پڕ و لە گیرفانی پڕ. خوای گەورە لەشی هەموو لای ئەساق شیفای هەموو نەخۆشەکان بە. خوای گەورە دڵی هەرزەکارەکانمان خۆشکە ئارامیان کاتەوە. هەروەها ئیشەڵا هەرزەکارەکانمان خوای گەورە دایان مەزرێنێ ڕووبکەنە هاوسەرگیری پشکەنە ئاڵتون و خان و پایە و باخ و سەیارە و هەموو شتە بێ ڕۆحەکان و ڕووبکەنە ئەو شتانەی کە خوای گەورە ڕۆحی کردو بەبەرە. بەو هیوایەی خوای گەورە هەموو لایەکمان لە ئاشوب و بەڵاو موسیبەت بپارێزێ. جارێکی تر بمان خاتەوە سەر هێڵی ئارامی و سەر هێڵی سەبر و هێڵی قەناعەت. بەو مەرجەی هەر هەمومان شعارێ بگرین بە دەممانەوە، ئەویش پشکردنە ماڵی دنیا و ڕووکردنە قسەی خۆش و دەمەتەقەی خۆش و یادەوەری خۆش و سادەیی و هەژاری. هەموو سادە و هەژارێک هەم سەبری هەیە هەم قەناعەت کە ئەوە گەورەترین دوو سەروەتن لە دنیاە کە خوا بە ئینسانەکانی خۆی بەخشیوە. بەڵام هەنێ جار ئێمە جێ ئێڵین سەبر و قەناعەت جێ ئێڵین لەبەر ماڵی دنیا. دوایی ڕۆژێک کارێکمان لێ بەسەریێت وەختێ بە خۆمان نەزانین وەختی ئاوڕێینەوە نەخۆمان دڵمان خۆشە نە مناڵمان دڵی خۆشە، نەخۆمان ئارامین نە مناڵمان ئارامە. وەکو ئەم وەزعانەی ئیسا کە ئیبینین خوای گەورە ئەو نائارامیە نەهێڵێ هەموو لایە دوور بن لە بەڵاو ناخۆشی و شەڕ و شۆڕ، گەنجەکانمان پارێزراو بن، هەرزەکارەکانمان پارێزراو بن، میلەتەکەمان بکەوێتە خۆشی و ڕەحمەتەوە. خوای گەورە ڕەحم بە هەموو لایە بکە. ئازیزان و خۆشەویستان، ئەم برا بچووکەی خۆتان هاتۆتەوە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویستن بۆ ئەوەی بە ئەڵلقەیەکی نوێ لە بەرنمەکەی خۆتان دەمەتەقێ لەگەڵ عەریف حەمەتاڵ پێشکەشکەم بەو هیوایی چێژێک لە بەرنمەکە و زەردەخەنەیە بکەوێتە سەر لێومان ئیتر با بێتاقەتی و خەم و خەفەت و چی بکەین و چینەکەین واز لێبێنین و بۆ ئەم دەقەیە و بۆ ئەم سانیە بژین، چونکە هەموو جارێ باوکمەی و کە باسی سبەی نێمەکرێ و کوڕم سەبر بگرە بزانە خوا بەیانی هەڵمانە سێنی ئەمان ناتەوە ئەمان ژێنێتەوە نامان ناتەوە. ئەگەر بەیانی یاینەوە خوای گەورە ئەو وەختە بەیانی تەکبیرێکی لەکەین ئیسا کاتی ئەوە نیە قسەر سبەی بکەین. ئەستا بەداخەو کەوتونەتە حاڵەتێکەوە خەڵکی حسابی بۆ 25 ساڵی تریش کردووە کە نازانێ سەعاتێکی تر چی ڕوئە. من خەڵکم دیوە هاوڕێی خۆمم دیوە وتومە کاکە بۆ دوو قاتە کردو خۆ کردو بەژێر قەرزەوە توێتی کورە دوو ڕۆژی تر ئەو مناڵانە ژنێنن بە هینێکیانە بێ دوو هۆدەیانە بێ کەوتوەتی دوو ڕۆژی تر مناڵەکەی 4 ساڵ و 5 ساڵ بووە، یعنی حسابی 25 ساڵێکی کردووە 20 ساڵی تری کردووە. مع العلم ئێمە هەر هەمومان کۆچین لەسەرەوەی نازانین سەعاتێکی تر چی ڕوئە. لەبەرەوە هیوادارم بگەڕێینەوە بۆ ژیانە هەژاری و ڕاستەقینەکەی ساڵانی باو باپیرانمان، دایە و دایەخان و نەنەمان، خوشکە گەورەکانمان، ژیانی ڕاستەقینەی مرۆڤانە، ژیانی شایستەی هەژارانە، ژیانی خواپەرستانە لای ئەوان بوو. هەمومان تێرپیەکەنین و ئەجا ئیسا لەگەڵ ڕێبازەکە هاتین بۆ بەرنامەکە بە سوتفە یەکمانگر لای عەرەبانەی دەڵەمەکەوە. کاکە ئالان مەداخ ئۆتۆمان لەگەڵ نەبووی، کاکە ڕێباز دەڵەمەیەکی بەدەستەوە بوو ئەو دۆشاوی خوڕمایە کرا و بەسەریا باو کەڕوە وتی کاکە دەڵەمە ئەخۆی وتم ئای جوان نەکەی نێڵی عەرەبانەکە بڕۆ بۆ قاتری خۆوە. کاکە جان سەر و دەڵەمەیەکمان بەدەستەوە گرت و ورد دوو قۆڵی هاتین بۆ ڕادیۆ بەدەم دەڵەمە خواردنەوە باوەڕ هەبێ هەموو کلوری دنیا ئەو دەڵەمەیە دروست ناکە. نەبابە تا من دەڵەمە بیرچوو بۆ ڕێباجانەژینا من دەڵەمە هەبێ قازم بۆ چییە. بەڵێ ئازیزان و خۆشەویستان، ئەم بەرنمەیە بەرنامی دەمەتەقەیە لەگەڵ عەریف حەمەتاڵ بە هاوکاری کۆمپانیای ئاوی سلێمانی. ئاوی سلێمانی تاکە کۆمپانیایە، ئاوی سلێمانی تاکە کۆمپانیایە کە خاوەنی 7 شەهادەی عالەمیە بەتەنیا لە وڵاتە زلهێزەکەی ئەمریکا لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا 3 شەهادەی ئایزۆی هێناوە، لە ئیماراتی عەرەبی یەکگرتوو 2 شەهادەی گەورە و گرانی هێناوە. هەروەها بۆ دڵی ئاوی نەخواردوەوە ستافی کۆمپانیای ئاوی سلێمانی چون لە دەرگای ئەوروپایان ناوە. لە وڵاتی سوید شەهادەیەکیان ناوەتێ و وڵاتی نەرویجیش کە وڵاتی بەفرە ستافیان ناردووە و خۆیان ئاویان بردووە بۆ نەرویج و لەوێ هەموو فەحسێکیان کردووە و تویانە ئەشۆبیلا باوکم ئاوێکە هەر قابیلی ئەوەی هەڵی قوڕێنی. ئەنجا تۆ وەرە بیخە حسابی خۆ زۆر تینوی بێت و یەک دۆڵکە ئاوی سلێمانی بنێی بەسەرتەوە ئیتر ئەوە پێی ئەوترێت تینوێتی شکاندن. ئاوی سلێمانی هەبوو هەموو چین و توێژێک حسابی کردووە. مەسەلا ئاوی بەڕادی بەرهەم هێناوە کە پلاستیکێکی لەگەڵایە بە هیچ جۆرێ نایڵێ بەسیترین تۆز بگرێتە خۆی. هەروەها ئەم دەبە گەورانی دروست کردووە بۆ سەیران و مەجلیس و داوەت و قسەی خۆش و دیوەخان و دەشت و دەر و ئەوانە ئەچی ئەم دەبە گەورانە بێ هیچ سلەی نییە. ئەمە دەبێ احتیاجی کە ڕۆژانە لە بازار و لە چاخانە و لە مەتاقەکانە ئیخۆینەوە. هەروەها لە هەمووی گرنگتر ئاوی سلێمانی حسابێکی زۆر وردی بۆ مناڵە چاوگەشەکانمان کردووە.
لەبەرەوە ئاوێکی تایبەتی بە مناڵان پاکش خاڵەز بێڕتوش بێعیب بۆ مناڵان دروست کردووە و بە هەر کاتێ شیر بۆ باریە ملبۆرەکەکە ئەڵێدایە سیل کاڵێ سیل لەو ئاوە ئەکاتە شیرەکەەوە شیرە مەمەکەیەوە ئێمەش دەستمان لەسەر دڵمان بە ئەمینی زۆر مهمە هەموو جارە من باسی ئەمە ئەەکەم زۆر مهمە دەستی ئەمین شتە بۆ بنێرێ ستافی ئاوی سلێمانی لەبەرەوەی ستافێکی خواپەرستن ئەوە تا وڵاتە وڵات گەڕاون وتوانە وەرن بەرهەمەکەمان فحسکەن بۆی دڵنیا بین لێی بۆی کەینێرین بۆ خەڵکە دڵنیا بین لێی ئەمە زۆر مهمە ئەمە بێ منەت بیت خۆ بچی بۆ ئەوروپا و ئەمریکا و وڵاتانی عەرەبی بڵێ بیا زەحمە لەسەر مەسرەفی خۆم وەرن ستاف بنێرن ئاو بەرن چی ئەکەن بیکەن بەس نەتیجەیەکمان بنێ هەر هەمیان کۆک بوون لەسەرەوەی کەوتویانە ئاوی سلێمانی یەکێکە لەو ئاوانەی کە هیچ غەل و غەش و هیچ ئەمسەر و ئەوسەرێکی تیان نییە بە قیاسی ئاوی کانی و کانیا و کارێزەکانی کوردستان ڕێگی یەک هەوا لای نێیاوە اینجا ئاوی سلێمانی دلیڤەری بۆ داناون ئەم دلیڤەریە لە هەر شوێنێ بێ جێگاکەت ئەیێنێتە بەر دەرگای ماڵتان بەبێ پارە بەبێ بەرامبەر و هەروەها هەر جار ئەو ئاوەی کە دلیڤەریەکە بۆ دێنێ جاری وایە لە نرخی مارکێتەکانیش کەمترە تۆ تەنها تەلەفۆنەکەی بۆ 0 138 0 چەند ئاویست ئەیهێنە بەردەمی دەرگای ماڵ و چێشخانە و چاخانە و ئوتێل و ئەو شوێنەی کە تۆ ئەتەوێت ماوە تۆ بڵێم ئێستا ئاوی سلێمانی ئەمەە سەربەرزە وەک براندێک لە بەشێک لە وڵاتانی ئەوروپی و لە بەشێک لە وڵاتانی عەرەبی لە مارکێتەکانە شان بەشانی ئاوە عالەمیەکان قنجقی دۆستاوە و ئەڵێ منم ئاوی سلێمانی پاکشترین ئاو دڵ و دەروونتی پێ فێن بکەیتەوە من بخۆرەوە باش ئازیزان و خۆشەویستان زۆر سپاس بۆ کۆمنتەکانتان هەفتەی پێشوو کاگاشم حەسەن غایب بوو کاک ئاری کەمال ئەڵێ سڵاو مامە بەخێر بێتەوە سەرکردەمان دیار نییە هیوامتان دروست باشێتی سەرکردە خەریکی پاڵپشتیکردنە لە لێقەوماوان و سەرکردە خەریکی بەهاناوە چوونی نەوتی لێقەوماوان و کەم دەرامەتان و هەروەها قوتیشیان هەم لەلایەکەوە خەریکی پیاکردنی قوتە بۆیان هەم لەلایەکی ترەوە خەریکی پیاکردنی سوتەمەنیە بۆیان بۆ ئەم زستانە جا کاکە ئاری کەمال زۆر سپاس دەکەم کاگاشم حەسەن ئەڵێ ئێمە نەک بەهۆی زیندوی کاتەوە بەڵکو بەهۆی ئێمە نەک بەهۆی زیندوەکانەوە بەڵکو بەهۆی مردووەکانیشەوە ئازار دەچێژین بەڵێ زۆر ڕاستە کاگاشم یاخوا بەخێر بیت ئەڵێ گەر کەسێک بەردەوام هەواڵە بپرسێ شایەنی ئەوەیە کە جێگەیەکی لە دڵتا بۆ تەرخان بکەیت ئەو جێگایە کاگاشم کە لە دڵی خۆما بۆ تۆم داناوە ژیلەکەری مەڵێ ئارام بگرە ئارام بگرە بەرامبەر ڕۆژگار هەر شتێک لە کاتی خۆیدا ڕوودەدات باخەوان گەر باخەکەی نقمی ئاویش بکات درەختەکان تەنها لە وەرزی خۆیان میوە دەگرن با بچینە لای یەکەم پەیوەندی ئازیز و خۆشەویست هەموو گەروی پڕە لە گەوهەر و لە زێڕ و لە تەڵا باوکی شکار گیان سڵاو لە کاکە حەمەی گوڵ سڵاو لە جەنابی شبێ یاخوا بەخێر بێ سەر چاوەکانم سڵاو لە یەکە بێ کە دەن ڕۆژی جوانە دەستان خۆش بێ دەمتان خۆش بێ ئەو سەر جوانانە و دە شیرینانە چەند بارە بێتەوە هەر ئەڵە یەکەم جارەی بیستین ماشاءالله باوکی شکار گیان قسەی باش خواکەمان ئەمرمان پێیەکا کە بەردەوام باسی بکەین قسەی خراپیش با بچین بەلوعەکە بکەینەوە ئەمە قسەی باوکم بوو ئەیوو خەوی ناخۆش قسەی خراپ بەلوعەی حەوشەکە بکەرەوە بۆ ئاوەکەی بژێڕەوە جوانە بەخوا بەڵێ باوکی شکار باوکی شکارجیان سەبر و قەناعەت بەرنەین عیبمان نییە والله خۆەوە ئەرەب هەر زۆر وتوێتی القەناعەت كنز لا يفنى خەزنەیەکە قەت تەواو نابێ زۆر جوانە زۆر تەواوی ژوویانە خەزێنەیەکە قەت لە بن نایە باوەڕ بفەرموو هەر بە شێوەی قەناعەت لە شتێکی ینی ئاسایی شتێکی هەڕاستە خۆم کابرا لەگەڵ خۆم قسەی کردوتی باسی کردوتی کاکە سەبر هەدێ و سەبر وتم کوڕە خاڵۆگیان من خەڵکی شاری کەلارم ئەوەنم سەبر هەیە سەبرەکەم کەلار نایگرێ نادام زیاکەی بکەمە کوێ جوانە زۆری پێخۆش بوو وتی وەڵاهی تەبان ئەم قسانەی ئەکەین جاری وهەیە هەندێک کەس ڕەنگە بڵە درێژەیە دێنێ بەڵام خوا ئاگادارمە بەسوانەوێ ئەو کەسانەی کە گەیان لێمانە ئیشەڵا پەندی لێوەرگرن بەڵە زۆر جوانە دوجاریش باوکی شکار ئەگەر ئێمە سەبریش نەگرین بەخوا هیچمان پێ ناکرێت بەڵێ ئەو برادرە سایقێک لە عربەتەوە گرتم مەخسوسی بۆ هەڵەبجەی تازە ئیدارە دەمەتەقەمان کەوتی برا بەڵەتی ماوەی پێش ئێستا
جەماعەتێک گرتیان بە خصوصییان وەرە نەخۆشێکمانەیە بمان بە باشە وتی منیش ڕۆیشتم لەگەڵیان وتی نەخۆشەکە گوچیلێکیان دەرێ نابوو وتی هەر ناسزایی و بێتاقەتی و ناشکولی و ناڕەحەتی ئەکرد کورەوتی دڵمان خۆشە کرد کاکیان سەبرێ هەدەیە کوڕە کاکیان خۆ خراپتری لایە کوڕە کاکی چاکەدی وتی هەر ناڕەحەت بوو هەر ناڕەحەت بوو چۆڵا پاش 20 ڕۆژێ گەیشتم پیانم ئەردەگواسی نەخۆشەکەدان وتی بەدۆکە چی بەدۆکە ئەوتکردنە دەمیەوە باشە جۆڵا پاش ماوەیەک وتیانەوە وەفاتی کرد ئەی ئەو ناڕەحەتی و ناسزایوارێکە کە بارەکەی ژیانش قورسەکە بەڵام ئەگەر سەبری بگرتە چەنەها کەس هەیە گوچی لێ هەیە و وەک پاشایشەژی و کێشێکشی نییە قوربان هیچ سەبر و قەناعەت هەموو شتێکە بۆ ئێمە کە ئینشاءڵڵا بتوانین دەستی پێوە بگرین باوکی شکار هەموو شتەکانی ترمان بە ئاسانی دەسەکەوێت یەکێک لەوانە کە زۆر بە ئاسانی دەستمانەکەوێت سەروەتی پارەیە بەڵام سەبر و قەناعەت کە لە دەستدایت دەست ناکەوێتەوە نەوەڵا نە بە پارە ئەکڕێ نە دەست ئەکەوێ نە بە هەوڵدانە نە بە قۆڵگەکاریە بە هیچ دەست ناکرێت بەڵام کە خوایش پێی بەخشیت جوان وایە سپاسگوزاری بکەیت و جوان دەستی پێوە بگریت بەڵێ زۆرتەوە باوکی شکاریان گەوهری ئەم ڕۆمان چییە؟ قوربانگیان گەوهرێکەشیان بە ئێوەی عزیزوی و بیسەرە جوانەکانمان دێت ئەڕێن بۆ ناو باخەکەی مامۆستەخانەی گوڵ هۆنەراوەیەکی جوانی لێ هەڵبژێرین و پێشکەش بە ئێوە بە ئازیزان یەکەم زۆر جوانە زۆر بسم الله الرحمن الرحیم ڕێ خزمەتکاری خراپ باشە هەڵە ڕۆژێک کابرایە کردی بێستانێ لە گوێچەنێکە لە زیخەڵانێ بێستان چاکەڵکەوت کاڵەکی گەورە کاڵەکی وەها نەبوو لەو دەورە بارێ کاڵەکی برد بۆ ئاغادێ بەڵکو خەڵاتێ چاکی بداتێ ئاغادێ پیاوێ قاپێوانی بوو لە سەگ خراپتر پاسەوانی بوو قاپێوانەکە وتی ڕێ نییە ئاغا نووسووە خەیاڵی چییە کابرا بە ئومێد نەگەڕایەوە کەر بە بارەوە ئەسوڕایەوە ئەمجا قاپێوان کەوتە فکر و بیر وتی لە ڕێی خوا بۆ ئەەکەم تەکبیر سەنەدم بەرێ خەڵات و بەرات ئاغا هەرچیدا نیوەی بە من بگات لە بینی خۆیان سەنەدیان نووسی قاپێوانەکە هیچ لێی نەپرسی چووە ژوورەوە کاڵەکی دانا ئەرزی بچووکی چاک بەجێ هێنا ئاغا دەستی برد 4 دینار پارە بە خەڵات فەرمووی بۆ ئەو هەژارە کابرا وتی من نامەوێ قوربان ئەم 4 دینارە ئەکەم بە سنان هەتا 10 دینار ئاغا هەر بۆی چوو کابرا هەر نەویست ئاغا تووڕە بوو کابرا وتی من نامەوێ خەڵات سەر شەقم ئەوێ لە باتی بەرات ئاغا بانگی کرد وەرن تێی هەڵدەن بە هیچ کلۆجیە ڕحوی پێ مەکەن 50 شەقیان تێ هەڵدا بە هەوەس سەری 51 کابرا وتی بەس پەنجاکەی تری لە بۆ قاپیەوان سەنەدمان داوە لە بینی خۆمان ئاغا کە سەیری سەنەدەکەی کرد قاپیەوانی گرت خەرا دەست و برد پەنجای تێ هەڵدا بە ئارەزووی خۆی پەنجای جاویشی حەواڵە کرد بۆی قاپێ لەو ڕۆ بەدواوە لەوێ لابرا قاتێوانێکی تازە دانرا لازمە لەسەر ئاغای خاوەن ماڵ چاک ئاگادار بێ لە حاڵ و ئەحواڵ نەوا دوو سەردێ موسی ئاغارێ لە نیوەی ساڵا بۆ نان دامادێ بەخۆشیەوە و هەموو بیسەراجەکان بە خۆشی هەر کەسێک کە گەیلێ لێ بۆ خیوای کە بەدڵتان بێت ماڵەکە ئەوە بێ باوکی شکارجیان دەست و چاو خۆش بێ یەکێک بوو لە گەوهرە بەرز و پیرۆزەک بەڕێزەکانی مامۆستا قانع دەست و چاو خۆش بن دوبارە سڵاودا نازش پاش پەیوەندیەکەی منەوەیە سەرسەرم باوکی شکارجیان خوای گەورە هەر تەندروست باشەکاو بۆ ئێمە بێڵێ کاک جەبار حوسێن ئەڵێ سڵاو لە تەواوی هاوڕێیان و کاگادی خۆشەویست ژیلەکەریم ئەڵێ سڵاو خاڵە بە هیوای تەندروستی زۆر باش بۆ هەموو لایەک کاگاشم حەسەن ئەڵێ ئیتر لە ڕوخسارە ترسناکان ناترسم تا ئەمڕۆ هەر بەناو فریشتەکان ئازاریان دام نیشتیمان خان ئەڵێ سڵاو لە ئێوەش کاک هاوڕێ ئیسماعیل بەخێر بیت نونەگیان ئەڵێ سڵاوی خوا لە کاگادی و سڵاوی خوا لە کاگادی و هاوکارانی دەستخۆشیتان لێکەم سەرکەوتوو بن سڵاو بۆ گشت هاوڕێیان بە هیوای ڕۆژێکی خۆش بۆ هەمووتان ماڵتان ئاوا بێ یاخوا کاگاشم حەسەن ئەڵێ هێ منی شاعیرەڵێت دیدەکەی بە خوماری تۆ تورکانە بەدەستی دەگا بەمەستی دەگا بەدمەستی دەکا دیدەکەی بە خوماری تۆ تورکانە بەدمەستی دەکا بۆیە مەیلی وا بە کێشە و فیتنە و خوێن ڕشتنە
بەژنەکەت سێدارەیە. بەژنەکەت سێدارەیە کە زیەت تەنافە زوو بەدەی بیخە ئەستۆی من کە کوردم کورد بەشی خنکاندنە. کاکە ئاریکەمال ئەڵێ مامەجان خات و ئاشتی دیار نییە هیوام وایە پەیوەندی بکە. ئاشتیخان هیچ عیبێکمان نییە و ئەو هەر خوشکی بەڕێزە وەک جاری جاران و سەرقاڵی کە عوسمانی هاوسەرەتی هیوای شیفای بۆ خوازین هیوای چابوونەوەی بۆ خوازین و بۆی ئاشتیخانیش فرسەتێکی هەبێ جاریشتر پەیوەندی بکاتەوە ئەو جوابێکی ئەو یاپراخۆرانەی دەوروبەری باتەوە. با بچینە لای نازەخان. ئازیزان و خۆشەویستان بەڵێ باشە بەسەر چاو داوای ژمارە تەلەفۆنەکانەکان کاکە ڕێباز بفەرمونون بە مۆبایلی احتیادی 1970 471 52 64 1970 471 52 64 ئەو مۆبایلی احتیادیە 1970 891 75 75 ئەوە وەتەس ئەپە 1950 1920 85 ئەوەش ڤایبەرەکەیە بۆ کوردانی خۆشەویستی تاراوگا. ئەمەش پێشکەشە بە نازەخان ڕۆژێ قاچی قازەکەمان نایەتێ ڕۆژێ لە قۆتەکەیمان نایەتێ ڕۆژێ هیچمان نایەتێ و ئێتر ئاگیرمان خواردووە. نازەخان سڵای خوالی بە کاکە هاتی بەڕێز. نازەخان سڵای خۆی گەورە لە تۆش بێ و یەخوا بەخێر بەی سەر چاوەکەم. چاوتان خۆش بێ برای گەورن ڕێز و خۆشەویستی تایبەتم بۆ تۆ بۆ کاکە ڕێبازی بەڕێز. کاکە ڕێباز دەستەکانت خۆش بێ خوای گەورە تەمان درێژت کە ئینشاءڵڵا. ماڵی تۆش ئاوا بێ نازەخان. خۆشەویستیم بۆ هەر هەموو هاوڕێ بەڕێزەکان و بۆ هەموو گوێگرە بەڕێزەکانی ئەم بەرنامە جوانە بۆ کاکە هاتی بەڕێز. زۆر سپاس بۆ تۆش خۆشەویستی و ڕێز و تەقدیرمان قبول بفەرموون ئێوە هەموو لایەکتان خوشک و برای ئەزیز و خۆشەویستی من پچووکیتان ئەەکەم. بەڕێزی گەورن بەڕێزن ڕێستانەیە یا ڕبی تەمەند درێژ بن ئینشاءڵڵا پشت بەخوای گەورە کاکە هادی بەڕێز. بەڕاستی چەند ڕۆژێکە لە میوانیشم بەڵام وەک چۆنەڵی حەز دەکەم ئەم سەعاتە بدەم کار بدەم بە ئێوە و گوێگری بەرنامە جوانەکەی ئێوە بم. جا ئەوە خۆت بیرکردنەوە جوانە ئەفکارە جوانە مێشکە جوانە بینینە جوانە کە متابعی بەرنامەکەمانەکەی هیوادارین بتوانین سوود لە یەکتری ببینین و لایەنی کەم خۆ ئەتوانین زەردەخەنەیە بخینە سەر لێوی یەکتر ئینشاءڵڵا یا ڕبی خوای گەورە تۆ و هاوڕێکان و مۆنتێرە بەڕێزەکان هەمووی زەردەخەنتان هەمیشە لەسەر لێو بێ. بەڕاستی کاکە هادی بەڕێز قازەکەەوە بزانم تەواو قازەکە نەما لە دەست من دەرچوو قازەکە کۆرە نازەخانێمە لەگەڵ ڕێبازا گۆڕیمان ئەو قازەمان گۆڕیەوە بە دەڵەمە بۆ ئەوەی تۆ دەڵەمە خواردووە نازەخان بەڵێ قازەکە هاتەوە کاکە ئەوە قاز ئەوەتە نازە چۆن قازەکە نەما دا بڕۆ دەی وەقۆڵە هەر قاز ژیان تواری کە جۆریە بلی بابێتە دەرەوە تواری مۆکە جۆریە خۆمیلیان بابێتە دەرێ چی بۆ نازەخان؟ ئەوە کاکادی بەتەما ئەو قازانەمان بۆ بکڕێ ئەمەش ئافێتیەکەن ئینشاءڵڵا. هەر سەرم پێوەی نییە کەی دەفتەرە دۆلارم دۆزیەوە وعد بێ 5 قازان بۆ بکڕم و هەر هەمووتان بانکەم. وەڵڵا بەتەما ئەو دەفتەرە دۆلارەی تۆ بینی قازان بۆ بکڕێ بیدۆزیەوە. ماڵت ئابێ یاڕەبی وەک ترخێنەکەی دایکڕیانی لێ هات بەڕاستی. ئێ بزانە سەغیمیان نازەخان ئەڵم هەچ کاتێ دەفتەرە دۆلارم دۆزیەوە 5 قازان بۆ کڕم. نایدۆزیتەوە بەتەما قازەکانی تۆ بم تاوە پشتم بە
دەفتەرە دۆلارەکەی تۆ ببەستم هیچ یعنی قازەوە من دەمی لێ نادەم ئەی نازەخان ئەوتانێ من لە قازەواتوو بتە سەر دەڵەمە خواردووە نازەخان بەڵێ شتێکی خۆشە بۆ دۆشاوەوە وایە وڵای کاکە هادی بەڕێز وەک قازەکەی دایکڕیان لێ هات قازەکەی کرد بە وتی ئەو ڕۆژەوتی مەنجەڵە ترخێنیان بۆ مفتم ماڵت ئاوا بێ بەڵانەوەی تۆ ژۆی لێ هاتووە نانا من قازم ناوێ من قازی خۆم نادەم بە نایدەم بە تۆ قازی تۆشم نایە باش نییە کورە من هێرۆخانی دوکانم هەیە با بە من چ ئیشەکەم بە تۆ هەیە هێرۆخانی دوکان وتی لایە لە مەطعەمەکانیش ئایدی خۆمانە ئەو ڕۆژە هێرۆخان و ڕووناخان و ژیلەخان و نازە نەفرۆش بۆ نازەمێکی لە هاوڕەکان وتی بەرخم هەیە وتی ماڕم هەیە شتێکی وا بوو ئەوە شوانەکە بوو شوانەکە وتی لە ناو یەک دنیا بەرخومەڕام لە ناو شوانەکە نییە بڕە بۆنە ئەو وازە قازەکە ئێمە بێنە هەر بەرخومەڕەکان گۆشتیان خۆشترا جا باشە نازەکان تواز لە بەرخومەڕەکە بێنە هەر چایەک ئەو شوانە بەڕێزە چایەک بە چیلکە و چاواڵەکە لێنێ بۆ قۆری ڕەشە تامی تەواو بێ وڵی تر من حقم بەدی تۆ خۆت زیوە لە قازەکان وزت ئەو کاتەوادت پێداوزت قاستان بۆ کڕم داوەتانەکەم ێساژەڵێ وڵا دەفتەر دۆلار ماڵ ئاوا بێ کاکە هادی بەڕێز زیاربی وەڵا کاک ڕێبازڵی باشترە سەیرکە گۆرانیمان بۆ دابەزێنەوەی تر بەڵام تۆ قەینە وعدەکان ئاخە باشە نازەخان نابێ بزانی کاکە ڕێبازیش کە من ئەبینێ لە خۆشی من دڵی ئەکرێتەوە گۆرانی دابەزێنێ هەر دڵخۆش و بەڕێ بەرنامەکان بەرەو پێشتر ئینشاءالله بڕوە کاکە هادی بەڕێز با کار زۆر نابەتەکەتان لەسەر قەناعەت وایە بەڵێ بەس دەنگە ساف نییە نازەخان وڵی کاکە هادی جەنەوە گلەی لە خۆتان بکەن گلەی لە من مەکەن کورە بێ گلەی لە ڤایبەرەکە بکەین ڤایبەرەکە تەقەتەقەکە بەس ئیسا سەوتە سافە عیبی نییە ئێستا ڤایبەرەکەی چی بکەم ئەی وایە ئێستا عیبی نییە دەست و چاوتان خۆش بێ کاکە هادی بەڕێز بەرنامەکەت تەوەرەکە لە ئەلۆ بەڵێ نازەخان گوێمان لێدە لەسەر قەناعەت بەڵێ قەناعەت بوو بەڵێ کاکە هادی بەڕێز ئێمە لەم بەرنامە چەند جارعەتمان کردە بەڕاستی یعنی ئینسان قەناعەتی هەبێ من وا هەست دەکەم ئینسان قەناعەتی هەبێ ژیانێکی زۆر سادە و خۆش بەڕێوە بە بۆ ئێستا کاکە هادی قەناعەتی بە قازەکانی ئێمە هەیە یعنی هەر چاوەڕێکە قازەکانمان بخوا و یان قاچێکی بەرکێ بەڵام هیچ چاویشی پێی ناکەی و قەت قەناعەت بۆ نایەکە چای بە قازەکان بکەوێت باشە چاویشم پێی نەکەوێت خۆ من ئەم بدێ خۆ خۆشەکەم کە ئەڵم ڕۆژە لە ڕۆژان ئەو قازە هەر ئەخۆم پش بەخوای گەورە نازەخان ئینسان ئەبێ بە ئومێدەوە بژی ئینسان ئەبێ هەمیشە بە ئومێدەوە بژی نەخۆشیەک ئەبێ هەمیشە چاوەڕوانێکە لە ئایندەیە خوای گەورە شیفای ئەیە کاکە هادی بەڕێز ئەم قسە زۆر جوانە ینی ئینسان ئێمە ئەبێ هەمیشە بە ئومێدەوە بژین بەڵام جاری وایە چی یعنی هەسەریکە دەوروبەرمان وامان لێکە نەک دەوروبەر هەندێک کەس وامان لێکە کە قەناعەتمان نەمێنێ کە چۆن ئەڵێ ئومێدمان نەبێ بەڵام ئێمە نابێ سەیری دەوروبەرمان کەین کە ئومێدمان نەبێ یان کە قەناعەت نەکەین بۆ نمونە ئێستا من ماڵێکم هەیە باشە من خۆم نێز یعنی واقعی ئەم شتم بینیوە کەسێک بۆ نمونە خانووەکەی زۆر باش نییە خانووی ئەم دوو قات و چەند قات نیە ئەو بۆ خانوویەک ناکڕی بۆ قەنەفەکانە ناگۆڕی ئاخر تۆ لە خۆتەوە مەڕوانە ئەم کەسە کە ئەم کەسە دەستی ناڕواتەوە ئینسانە ها سەریکە کاکە هادی بەڕێز ئەبێ لە خۆمانە نەڕوانە کەسی دەوروبەرمان جاری وایە باری دارایی باش نییە خانووی بۆ ناکردرێ نە ئێمە وایە دڵسۆزین ئەرە ماڵ ئاوێ دەتۆ باسێکە ئێڵێ قەنەفەکان گۆڕە ماڵەکەت بۆ وایەنە دەتۆ بڕۆ فەرموو بۆی بکڕە بۆی دابینکە ئینجا کاکە هادی بەڕێز قەناعەت شتێکی زۆر باشە بۆ ئینسان باشە من زۆر هاوڕێم هەیە بڕواتە بێ کاتێک کە سەیری ژیانەکەی ئەەکەی بڕواتە بێ ژیانێکی زۆر سادە و ئەڵی لەواچێ ئەمە کەسێکی زۆر دڵخۆشە بەڵام لە ناخەوان نییە لە کاتێکاوانی بەڵام خۆی وا دەرەخە لای هاوڕەکان چونکە قەناعەتی بەخۆی کردو کە ئەڵە با من هاوڕەکانم نیگەران نەکەم سەیری قەناعەت هەموو شتێکە بەڕاستی کاکادی قەناعەت یعنی وا لێ کاکە دین و ئیمان لەدەست نەدەی تۆ سەری ئەمانەی ئەوروپا کاکە هادی بەڕێز ئەگەر بکرێ بابەتێکی لەسەر ئەمان دابنێ تەوەرێک زۆر شتێکی باشە
لەگە ڕێزم بۆ کە و قسەیکەم بەڕاستی هەموو ئەمانە کە ئێستا گیریان خواردە بەدەست ئەم سەرما و من وە خۆم مام و ئامۆژنی خۆمە بەڕاستی هاتنەوە بۆ کوردستان لەبەر ئەوەی قەنەعەت ئەمانەی کارڕۆن هەمووی ئەڵەن قەنەعەتمانی و ئێمە خوێندنمان تاوا کردو کاکە هادی بەڕێز کاتێک خۆی سەیری کە باو باپیران سەیری کە بەنان و ماستاوێک ژیاونی هیچی نەمردو هەمووی نۆ مناڵدە مناڵی پەروەردە کردو بەڕاستی قەنەعەتیان هەبووە یعنی ئێستا دوو مناڵ سێ مناڵە خەیتەوە بۆت پەروەردە ناکرێ و قەنەعەت نەماوە لەبەرەوەی ئینسان قەنەعەتی هەبێ من وە خۆم با قەنەعەت بە زلو و بەرگ و بە ماڵەکەی خۆم بکەم خەڵک دوو لەگەڵ ڕێزم بۆ تۆ بیسەران بە هەر بڵێ ماڵەکەت بوایە و جلەکەت بوایە قەنەعەت بەس بۆ خۆم قەنەعەت بە خۆم بکەم باشترە نەک دەوروبەرم قسەی دەوروبەرم کاریگەری نازەخان بەڵێ کەواتە ئێمە تووشی فەلسەفەیە گەبین ئەم فەلسەفەیە زۆر جوانە بژی بۆ خۆ بژی بۆ خۆ جوابی کەس مێرەوە ڕاستە جوانە تۆ ماڵەکە جوانە کاکە هادی بەڕێز دەستخۆش بۆ کاکە ڕێبازی بەڕێز و خۆشەویستی بۆ هەموو نازەخان شوانەکەمان لەگەڵە نازەخان شوانەکە هاتووەتەوە بە خۆی و گاڵۆکەکەیەوە وەڵام مەڕەکە لێستێن ئەو شوانەمە ڕشتەکانی هەمووی مەڕی لێستێن بۆم زستانە بیکەم بۆ خۆتان بە لولە کەباب تۆ زۆر حەزێ لولە کەباب کاکە بەرخێکی لیە سەنین ئەیکەین بە قاورمە وەڵ ئەخر منیش تیام لەو گۆشتە کاکاتی وەڵا نازەخان ناچارین توی تێکەین چونکە شوانەکەمان لە چەمچەماڵە ئەبێ بەلای ماڵی ئێوە یا بڕۆین بۆ لای وەڵا کاکە هادی بەڕێزەزانین چۆنە لستەکەی قازەکە لەژێر دەستی منە ئەگەر تۆ من لەو لولە کەبابە داوت نەکەی ئەوە یعنی تۆش داوت ناکەم نە لە پاسەکەی دایکی کۆستەرەکەی دایکی محەممەد و ئەوانی تر تۆش بێ بەشەبی کاکە ئەم خوشکوبرایە هەڕێ ئەکەون هە خەمن نەبێ ئەم خوشکوبرای هەڕێ ئەکەون ئینشاءالله برای گەورە وەر هەمووتان بۆ هەموو بیسەرەکان حافیز بێخوا ڕێبازیان خێرا زانان بەرێت تا بە گاڵۆکەکەیەوە نەهاتۆ بۆ ستۆدیۆ بۆ سەرمان چونکە گاڵۆچێکمان پیا کێشێ بەخۆ باوکو من بەرگی ناگرم کاکە زانا کاکە زاناجان بەخێر بێستەر ئەو چاوم وڵا کاکە زاناجان شکور بۆ خوا لەخوا بە زیابێ هەم قەنەعەتمانەیە هەم سەبرمانەیە عیبمان نییە یاخوا بازی دەستخۆشی بەرنامەکەتان دیگەم کاکە حەمەتاو چاوماتەکەم کاکە زانا گیان قازەکەی نازەتان گیانە کوێ وەڵا قوربان قازەکەی نازە کردوێتی بە مەرج ئەڵێ ئەگەر کاکزانا بەرخێکی یا بە عەرزە ئەبێ لە پیرەمەگرونەوە منیش هەڵگرن بۆ چەمچەمان لەو بەرخە بخۆم اینجا منیش ئێوە ئەبم بۆ ماڵی هێرۆخان لە قازەکە بخۆن ئەوڕ بکە من ئەوگەر نازە ئەوەشتان بۆ نەکا من ئەمەتان بۆکەم با لەو وعدەی پەشیمانی کەین بزانەوە سەرنێتە چێوان ئەها یعنی تۆ لەسەر قسەی خۆ سووری چایەکمان لە قۆی ڕەشەکەیە بۆ لێنێ لەسەر قسەی خۆم سوورم هەر دەقەیەدی حاضرە ئەی ماڵەکە ئابێ ئەی خوای بەرغەلمان لێ نەسەنی بەرغەل باعباعی ناو ماڵی ڕزاوە گوێ لابرا ئەمە بەرغەلەکەی زانایە واکە وەی کاکە زانا گیان گیانەکەمەوە مەرشە زاوە بەر حاضرە هەز دەقەیەدی بەرخت بۆ لێنێ یاخوا ماڵەکە و ئاوا بێ و قۆریە ڕەشەکەشمان حاضرە بەچیت کە و چاوەڵەکە چایە لێنین گۆرە هەموو شتێکی حاضرە وەڵا باوکم عیبی نییە ترس لە دڵم یەک تۆز خۆف لە دڵمانەما هەتا بەرخی نازدار وەستابێ قازی ملدرێژ چییە کاکە حەمەتاو گیان قازەکە تێ ماڵکردانە بەڕی ئیسلام بەخوا قوربانم کاکە زانا کاتی خۆشی ئاشتیخانێکمان هەبوو داوەتی یاپراغی کردین بەسەری خۆم ئێساش دەڵێن ئەو نانە بەو ڕۆنە بەخوا باوکم ئەو نانی لای شوان دەستمانەکەوێ لە دیوەخان هەرنامە هەر دەستمان ناکەوێ کاکە حەمەتا گیان وەڵاهی بە دڵنیایەوە من حەزەکەم هەر بەبێ بەرامبەر بەبێ نەکەی نازەش میوانداریەکەم پێ بکەن و با بەرخە بێکۆ بخۆین قوربانە بم دڵنیام لە سەخاوەتی شوانەکانمان دڵنیام ئەو سەخاوەتی لای شوانەکان هەیە لای زۆر کەس نییە کاکە حەمەتا گیان داوای گۆرانی حەسەن زیرەکەکەی حەسەن زیرەکێکمان بۆ دابگرن کامەی کەڵاوڕەزیشمانەیە دایکی محەممەد و دایکی بۆتان و دایکی میران و دادەتابان و نازەی گوڵ ماڵە ئاوا بێ کاکە زاناجیان کام گۆرانی حەسەن زیرەکە حەز لێیە وەڵایی
چی گۆرانێکی زیاد حەزم لێیە کاکە حەمەتاڵ گیان کاکە حەمەتاڵ گیان کەتانە و کەتانە بەڵێ باش دەستخۆش بە قوربان سەرسەرم کاکە زانە چاو دڵمان ڕوون چاوت ماچەکەم ڕۆحەکەمی کاکە زانە تەمەند درێژ ببمێنی بۆمان خوایە باران ببارێنی بۆ بەرگەلەکانمان سەرچاو کاک زانم ئەیژیان ئەمە بە بەرخەکەی کاکە زاناوە وەی دایکە ژیان بەسەرکە پیازی گەورە مامە دەزا بە کەوتیری کورتەوە وەی کاگاشم حەسەن ئەڵێ ئەحمە موختاربێکی جا دەڵێت زەمانە چونکە خۆی ئەسڵەن بەقای بۆ کەس نییە تاسەر تەماشاکەن هەمیشە بۆ کەسانی بێوەفا چاکە بەنازاڕێڵێ بەڕاستە وەڵا کاکەجان ئەڵێ ڕاکەرە کەلار زەرەر ناکەی ڕێبازەر چەنە من تا ئێستا یەک سەفتاحم لە ناوچوانی ئەم ڕێبازە نەکەم نردی بۆ کەرکووک نردی بۆ هەولێر نردی بۆ چەمچەماڵ نردی بۆ نازانم بۆ چۆ ئەوە ئەچیم بزانین چییە مەسەلە گەرمیان و کەلارەکەم بیلبیلەی چاوەکەم کاکە ئادیگانم کاتۆ باش یاخوا بەخێر بێی سەر چاوەکانم یاسی بە قوربان دەستخۆشم بەرامەجانە لە یەکەم قوربانە بم کاکە ئیماجیان ماڵەکەتان ئاوا بێ بە قوربانی کاکە ئادیگان زۆر خۆشحاڵ بووم کاکە گیان گۆم لە دەنگ بوو ماڵی تۆش ئاوا بێ کاکە ئیماجیان من گەرمیان و کەلار و کەرکووک بیلبیلەی چاوی منن برای عزیزی تۆش خۆشەویستی ئەمە کاکە حەمەگیان خوای گەورە لە ئێوە نەسەنێ براکەم خوای گەورەش ئینشەڵا بارانی ڕەحمەت بنێرێ بۆ هەموو لایەک و هەموو لایەکمان دڵخۆش کا و لە نەخۆشی و پەتا و ڤایرۆس وانە بە دوورمان کا ئینشەڵا ئینشاءالله ئینشاءالله کاکە ئادیگیان کاکە ئیماجیان گیانەکەم تۆرەکەتان لەسەر چییە وەڵا قوربان تەوەرەکەمان لەسەر هینە لەسەر قەناعەتە قەناعەت لە تێنان و قومێ ئاو بخۆ و شکری خوا بکە وەڵا بەتەئەکید وایە ئینسان قەناعەت و لەشی ساغ بێترەوە ماڵی دنیا هەمووی ئەوە کاکە ئیماد هیچ سەروەتێکەگا بە لەش ساغی نابەخوای گەورە ئینسانی وا هەیە سەرۆتی دنیای هەیە لەشی ساغ نییە ئەڵێ سەرۆتەکەم دانم لە پێناویەوە کە لەشم ساغ بێت کاک ئیماد کاتێک خوا لامان ناتووشی ئەو مام کا دکتۆر بڵێ بە چاک بە خراپ نەچی بەلای لوولەکە بابە هەموو سەروەتی دنیا ئەتوانێت ئەوە بۆ بژێڕێتەوە نابەخوا ئەنجا باشە تاوەکو لەشمان ساغا ئاوەکەش هەیە لەخوا بە زیابێت لە تەنانەکەش هەیە ئیتر ئێمە خەفەت لە چی بخۆین لەخوای گەورە بە زاویەوەڵا خەفەت لە هیچ نەخۆی وەنیە کاکە ئەم ماڵی دنیاش بۆ باوشی پیاکەین وەڵا براوایە بە تەئکید کاکە حەمەگیان دوای ئەوە کاک ئیماجیان ئێمە کە ئەڕۆی ئەم دنیای جێڵین وەک ئامانە دەگەڕێنەوە بۆ لای خواکەمان هیچ جەبەین لەگەڵ خۆمان ناوەڵا هیچ خۆمان و کردەوەگانە چینەوە ئەی ڕەحمەتی لێ بێدەکەوا بوو تۆزێ برنجولەتکەنۆک و کشمیش و دوو قسەی خۆش هەموو کلوری دنیا هێنێت وەڵا بە تەئکید وایە کاکە حەمەگیان خۆ کێشەکانی دنیا بە ئێمە عیلاج نابێ بەڕاستی یعنی کەوا بوو خۆمان بەچیوە مەشغوڵکەین بۆ خۆمان تووشی سەرێشەکەین بۆ ئارام نەبینەوە بۆ دڵمان خۆش نەبێ وەڵا ڕاستە یەکێکی تر لەو شتانە کاک ئیماد پێویستە لەسەرمان بەڕاستی زۆر لێبوردە بین لێبوردە یعنی زۆر لە هەڵەی یەکتری ببورین زۆر ڕاستە وە زۆر زەرورە ژنومێرد بەڕاستی بە چاک بە خراپ باسی ئاڵتون و ناوماڵ و ئەم شتانە نەکات تەنها باسی خۆشی خۆیان و مناڵەکانیان بکەن وەڵا بە تەئکید کاکە حەمەگیان ئەمە بۆ کەلارە پێشکەشە بە کەلار ئەهێنێ حەمەگیان گیان گیانەکەم گۆرانیەک پێشکەش کردەوە بە تۆ ئامادەم کردەوە پێشکەشی بە توێ بکەم ئای مەمنونم چاو و ماچەکەمەوە جۆم شل کردووە بە قوربان و پێشکەشە بە تۆ بە بیسەدان و بینەرانیش کاکە حەمەگیان ماڵەکە ئاوا بێ کاکە ئیماجیان فەرموو
ئای خدا دایکای بارانێ بارانێ شەوەکە زای شەمایە و بێبەشە شەو کە زای شەمایە و بێبەشە بیدا لە خەیاڵی مەریەم ئەی مەریەم بەڵکو ڕەپەیاڕێ لە خەیاڵ بەڵکو ڕەپەیاڕێ لە خەیاڵ هدێم هدێم والله بدێم مەزوانێ ئەگەری عالەم پێم زانێ والله بدێم مەزوانێ ئەگەر عالەم پێم زانێ ئەگەر عالەمی پێم زانێ ئەو دەنگە نەڕزێ دەست و چاوە خۆش بێ کاکە عیماد کاک عیماد ئیدارەی گەڕیان ئەڵێ کەی ڕۆژێجێت بەرنامەیەکی بۆ بکەین ئێمە لە خزمەتانە کاکە حەمەدیان ڕۆژەدانێ ئیشەڵا وەرە بۆەوەی لە لای کاک جەزای ساز و برادەران بەرنامەیەکی خۆش بۆ دروستکەن ئینشاءالله ئینشاءالله من لە خزمەتان کاکە حەمەدیان قوربان کاک عیماد دەست و چاو خۆش بێ نمونە زیاد بێ ئیشەڵا و قورگە وەر پارێزراوە بێ بە قوربانم کاکە حەمەدیان هیوادارم ڕازی بن لە من و گۆرانیەتان بەدڵ بێتیترەوە هەموو شتێکە بۆ من وەڵا قوربان ئەوەنە گۆرانیەکان بەدڵ بوو یەکسەر لەو دووە وتیان کاکە پێی بڵێ بە کاک عیماد با بفەرمێ بۆ ئێرە ئێمە خزمەتی یەکەین بە قوربانە من خزمەتیەوەم کاکە حەمەدیان برای عەزیزی مننیەوە چاوی منی کاکە عیماد گیان سەرسەرم قوربانە کاکە حەمەدیان خوا بیزی بێ نمونە زیاد بێ خوا حەفیزی بێ خوا کاک هاشم حەسەن ئەڵێ عەبدوڵڵا پەشێ وەڵێت دەرگەکەتم لێ بکەوە کفت و ماندووی ڕێگەی دوورم وەکو جاران کەمێک لەلات دەمێنمەوە و ڕادەبورم کاک هاشم حەسەن ئەڵێ هەر نزار قەبانی ئەمەیان بڵێ نزار قەبانی ئەڵێ کاتێک بڕیار دەدەیت لە کەسێک دوور بکەیتەوە بڕیارێکی تریش لەگەڵی بدا کە لە دوورەوە چاودێری نەکەیت جوانە زۆر جوانە کاکە بەناز هاوڕێڵێ دەڵەمە چییە دەڵەمە بەناسخان لە شیر دروست دەکرێ نەرمە ئەمەیەت با بڵێن شیری مەیوە اینجا دۆشاوی خوڕمایەکەی بەسەرا بەخوا من بە مناڵی عیارەیە شەکری شمەکرد بەسەریە ئەوسا شەکری شیلا بوو چونکە ئێمە سکمان زۆر خاڵی بوو مناڵی هەژار بووین زۆر سەرمامانە بوو ئەو کەوچکە شەکرە شمەکرد بەسەر دەڵەمەکەیە بۆی لەگەڵ دۆشاوی خورما و شەکر و هینەکە گیان کاکدابان ئەچینە خزمەتی دەڵەمە پێی وترێ شیری مەیوو ئەکوڵێرێ لە ماڵەوە دوایی ئەمەیەت دوایی کە ئەم وەکو جەلی وایە بەناسخان وەکو جەلی وایە بەڵام بە دۆشا و شەکرەکەی بەسەرای تر خۆ من نامرم خۆ من کاکە ئەم دەڵەمەیە ئەم بسکیتە زەردە و ئەم کاستەرە و ئەم شەکلە بەناسکە و کاک هاشم حەسەن ئەڵێ سالم دەڵێت ئەگەر پیریش یەخەی گرتم لە ڕێگەی دیدەنی چاو یارم کاکە بزانن سالم گەورە شاعیری کورد سالم نالی کوردی سالم چۆن عیلاجی پیری ئەکات ئێوە دقت بن دقت ئەڵێ ئەگەر پیریش یەخەی گرتم لە ڕێگەی دیدەنی یارم سەدان ڕووبار لە پێشم بوو لە لای من وەک چەمێ بوو هەر سەدان ڕووبار لە پێشم بێ لە لای من وەک چەمێکە هەر ئاوایە ئازیزان گەورەی وایە نونە گیان ئەڵێ بە هیوای سەرکەوتن بۆ ئاوی سلێمانی ئێمە ژەر ئاوی سلێمانی بەکاردێنین فول مواسەفاتە بژی ئاوی سلێمانی کاک هاشم حەسەن ئەڵێ سالم دەڵێت وەکوونەی هەر دەناڵێنم ئەڵێم دڵ بەسیەتی بەس بێ کەچی دڵ گوێ بە من نادا گیرۆدەی پەرچەمێ بوو هەر گیان
کاگا سوعلی ئەڵێ سڵاو لە کاگادی و هاوکارە بە ڕێزەکەی و تێکڕای جوێگران و کۆمێن نووسانی هاوڕێن. کاگاشم حەسەن ئەڵێ ئێمە نەک بەهۆی زیندوەکانەوە بەڵکو بەهۆی مردوەکانی شەو ئازارە چێشین. کاکە با بچینە لای کاکە دابان. کاکە دابان کاکە دابان سلام علیکم. عەلەیکە سەلام کاک دابان یاخوا بەخێر بێ. ئاژی کاگادی بەڕێز چۆنی عەزیزی دڵ ئەحواڵی جەنابە؟ زۆر بەڕێزی دەستخۆشی لە بەڕێز دەکەم بۆ بەرنامە جوانە و ماوەیەکی زۆرە تەلەفۆنم بۆ بەرنامەکەتەوە نەکردو خۆشحاڵم ئەمڕۆ بۆ مەرجیرە. کاک دابان وەڵام ماوەیەکە غایبی بینی خۆمان بێ. ئەرە وەڵای زۆر دەمێکیش. کاک دابان جەنابە لەکوێ پەیوەندی دەکرد؟ لە ناو شوانە و منتیقەی ناو شوان لە چەمچەماڵ. تەواو ناو شوانی چەمچەماڵ. کاکە دابان گیان جەنابەت چیت هەیە بۆ ئەو مەسەلەی قەناعەت و سەبر و ئەو شتانە؟ وەڵای براکەم بەشەر مرۆڤ بێ قەناعەتی هەبێ تر بە قەناعەتەوە بشی تر هەموو شتێکی ئینشەڵا هەر بە باشی ئەڕوا بێ قەناعەت بکەیت کە تۆ یعنی ئینشەڵا خوای گەورە قەناعەتمان هەبێ کە خوای گەورە بارانی بە ڕەحمەت دەنێری بۆمان ئینشەڵا خێر و چاکەش بکەین. کاک دابان بارینی باران و بەفر گەورەترین سەروەتە بۆ مرۆڤایەتی. وەڵای تر خۆ یعنی خۆمان زۆر خراپین بەڕاستی ئێمە مرۆڤ زۆر گوناحبارین یعنی ئەو یعنی ئەو ئاژەڵانە بازێدەن ئالیان من شوانم کاتی قەناعەتی یەک مەڕ هیچ نییە بێخوا وایە لەبەر بێبارانی ئەرە وەڵای هەریز نەماوە بەڕاستی زۆر زۆر بێ لەوە ڕێە ینی ئینشەڵا خوای گەورە بارانی بە ڕەحمەتمان بۆ بنێرێت چونکە زۆر زۆر گوناح ینی شتێ نییە بێخوا لە ماڵەوە ئالی کوشتێ دێنێ. بەڵێ زۆر ڕاستە بەشک و ئینشەڵا خوای گەورە بە بارانی بە ڕەحمەتی خۆی دڵمان فێن کاتەوە. ئامین خوایە. کاکە دابان هەر شوانی وەنیە؟ بەڵێ ئارەوەڵا شوانم. لە ناو شوان؟ ئارەوەڵا. ئەیان ئینشەڵا بەشک و نسیبمان بکەوێتە ئەو قۆریە ڕەشەی لای جەنابە بە چیلکە و چاواڵ چایە بخۆینەوە. وەڵای لە خزمەت ئەمجا ڕۆن کوردیشم پێ کاگادی لەگەڵ ڕۆن کوردی هەر زۆر خۆش. ئەیان ڕۆنی کوردی لەگەڵ چی ئەنی هەر نان و ڕۆنی کوردی و چاکە؟ ڕۆنی هیزە لەگەڵ چایە خۆشراجیان کە خۆشە کورە بابە مچی ماوە لە نازە و ڕووناک و هێرۆ ئەمانە کورە داباجیان تەواو تۆ برای بە ڕێزی منی مادام ڕۆنی هیزە و چاو هەیە ئەو خەمە سەرسرم. وەڵای برا لە خزمەتان هەر کاتێدەی ڕێز سەر و سەرچاو. قوربانە بم دابانجان خوا لە منە نەسەنێ نمونە زیابێت تەمەند درێژ بی دووربی لە بەڵاوەیی. بە قوربانم برای گەورەی تۆ لە خزمەتام و خۆشحاڵم لەگەڵتانە بەشدار بووم. ئازیاتر لە کاتان نەگرم و احترام و ڕێزم بۆ هەر هەموو هاوڕێیانەیە بۆ بەڕێزانەی کۆمنتە نووسنەوە هاوڕێ بەڕێزانە و بۆوانی کە گوێگرن و بینەرن هەمویان. ماڵی تۆش ئاوا بێ دابانجیان من مادام شوانەکان منیان بەدڵا ئەوە گەورەترین سەروەتە بۆ من. لە تۆ بەڕێزی وەڵا لای هەموو کەسی خۆشەویستی کاگاتی. قوربانە بم ئەمر درێژ بی ئینشەڵا خوای گەورە لە هەموو بەڵام موسیبەتێ لاو با تەمەند درێژ بی سەرکەوتوو بی دڵخۆش بی خۆشبەخت بی. بە قوربانم لەگەڵ تۆی بەڕێزە. سەرسەرم کاگە دابانجیان. خۆ ئاگادارتان خوا چاوی بەرخەکان نەماجەکەم. وەیدا زۆر زۆر بەڕێزی. قوربانە بم خوا حافیزە بێخوا. وەی دایکە ژیان ئەڵێ کاگاشم حەسەن ئەڵێ ئیلاهی گوناحەکانمان و خەمەکانمان وەک گەڵا زەردەکانی پاییز هەڵوەرێنە. هەروەها کاگی یوسف لە کاگادی کەی پەیوەندی وەردەگیرە وەڵا ئێستا وەرئەگیرە کاگی یوسفیان ژمارەکانە بۆ بخوێنمەوە یا لە لاتە ئەگەر بە ڤایبەرێکی 050 725 جیان ئەمە پێشکەشە بەدایکی محەممەد ژیان پربا بەدایکی محەممەد کۆستەرەکەی هەیە بۆ کەمە ئەخر نازە تۆ چیت لە چاودایکی محەممەد ئەخبا پێی نەڵێم یەک کەوجین کۆشێ بۆ ناوشانەکە ژی لە کەریمەڵێ خاڵە بە ئاوی سلێمانی قازەکەی پێ دروست ئەەکەین چ نیعمەتێکە فڕوجاوەکەی ئەبێت بە دەرمان حەو دەرد لە ناو ئەبا بەڵێ ژی لەخان ڕێک وایە ئەو کاتی کە تۆ قازەکە دروستتر بە ئاوی سلێمانی من ڕانەکانی بە برنج و لەتکەنەوەکەەوە ئەخۆم تۆش فڕوجاوەکەی هەڵقوڕێنە. بە نازاوڕێڵێ کاگادی
ئەو شتە جوانانەی دەوروبەرت دەبینم بیری مناڵی مەکەوێتەوە. چراکە و تەلەڤیزۆنەکە خۆزگەم بەو کاتە جا بەناستان هەر یەک جار خۆزگەمان بەو کاتە ئەی ئینسانەکانی ئەو کاتە ئەو گەنجە خوێنگەرمانە لایەن بۆ فیل لایەن ناکردەوە لا هەر بۆ فیل لایەن ناکردەوە ئەو کشە شۆخانە هەموو شتێکیان لێ ئەهاو هەموو شتێ ماڵاریکردن ئەم منجەڵی فافۆن و چێشتێکردن و میوان ناری ئەچون بۆ ماڵە دراوسێ بۆ بێشکەمانێنا بۆ مناڵی میوانەکەمان شەوی وە هەبوو 11 دەستنوێن 7 دەستنوێنیان لە ماڵە دراوسێکەوە کردەوە لەبەرەوەی ئەوەنەیان نوێن نەبوو میوانیان زۆر بوو ئەی کە مناسەبەیەک دروست دەبوو دەستماچکردنیە شیرینی خواردنەوەیە شوکردنیە زەماوەندێ چی ڕووی ئەیە جیا داجي محمد السلام عليكم. وعليك السلام ورحمة الله وبركاته. بخير بيسر شاوكم أو 5 سر تبري سرم يا أخوة وشاواني شعور ستدع انت أقول سلام عليكم يا أخوة قورج أو جير دارتوا لتو نشيوين إن شاء الله بركة داريكا يا أخوة بيوي أشين بات عرواني كوزي بيوزق عزو قطعته ومعنى بير شي بلاي رونا كوزيكا لأن لبدا ودارانا داري شي نروني كوزي خوش مرنجاكي كوزيا كرمو كيليني أي جيان داجي محمد جول ليبو كاكا دابان وتي روني هيزم هيا عشان بالله رونا كي كاكا دابان زور خوشة بلام كاكا زانا وزان روني نير حيواني أتين لا أيش بي سر برين وقوشتكي يعني نقال رونا كوزيكا لينينو خواني برد عواتي نازي شكي القينا دايكي ميلانو دايكي أرزالو دادا تعبانو كل دلوز قوي بهار وما القينا نقفاني داجي محمد زارك جولا وبقرا كاتي خليشي برخكا أبي بروني هي زي دابان وببرخي زانا وببرخي كودي لكنو ككوا هاوانا نقريا عايزك كاكا ناغي كاكا رباكو زي أقورانا كاني هنواتني زغدا بزيني كورة داجي محمد جان إما تاكي هرخم مخفت خوين لها مشتي هرخفت خوين لها مشتي كورة ما بخوتك محمد وكيها وانا خمم خام دري بردم جاي في قريتي لزان خواني قورا من بونا مزم كورة يا أخوة جاري لحسن لك أبو داجي محمد باجو قريب هذه الرباس جان داجي محمد بدلزا يا أخوة دستاني خوش يكسكا أغيبا جاسم تيجاني بخاطر سري كي؟ جاسم كي؟ بالا بسر شاو بسر شاو شاو كان هاي إستا يا أخوة شاواني أزاني داجي محمد إما بتحقيق مثلا خيام هزار ونص الله وبيشفيتي الدنيا بتحقيق همي مجازة رازو نيازي تيايا مخوازة سنة قلغاني تيري قزابع قلم تشينو سيتيا بريتازة ايه تواو جيان بدم آوي سليمانيو بدم آوي سازداركي سليمانيو داجي محمد جان خوا سلامتك أبو مان يا خوا ودساني خوش وصلاة ورزمي بكاكا عماديش يا خوا وصوتيها خوش وعودناي هربيني جان روشا كاكا عماد ينين بو إيرا بو استوديو برنامجي خوشي بو وكين كاك محمد بو للراديو قريان درناكوي يك توجه بينيتني تواو بو للراديو قريان درناكوي تر أقل الراديو قريان دركوي أو التنالي ناو خوي بيو بيني لهر شوينيوي
بەڵێ بەڵێ ئەخرە ئێستا جارێ دایکی محەممەد لە تێستاین تازەین با هەموو شتەکانی تەواو بێ ئیش و شتەکانی ئەو وەختە لەوێش دەرەکەوم ئینشەڵا تۆ دەبینیتم یەک تۆز بینیتم لەوێ تۆزە بینی باوکی واتی کاک محەممەد بەشار ڕێز سڵاوم هەیە بۆ جەماعەتی گەرمیان و کەرکووتیەکان باسی ئەو کرد تۆزێ دایکی محەممەد لە ئیم شۆوە هەموو بەرنامەکان دابەزێ لە محەلەکەیە لەم شۆوە چکە هینی هەبوو وردەکاری مابوو شکول لەخوا بەزیابی هەمووی تەواو بوو لەم شۆ بەرنامەکان لە 7:30 ئێوارە بۆ 8:30 ئێوارە بەرنامەکەی ئێمەیە لە تەلەڤیزیۆن بەڵێ ئەی زۆر چاکەوەڵە حەزەکەمتان بینم بیستا بینم خۆشە لەبەرەوە من هینم نییە خەتوشتم نییە هیچی نەڕە مۆبایلێکی احتیاجم هەیە ناکات بینم بەس حەزەکەم لەوە بتان بینم تەواو لەم شۆوە ئەمان بینی ئینشەڵا دایکی محەممەد ئینشەڵا بە ئیزنی خوای گەورە کورد دەڵێ کێو بە کێو ناگا بەڵام ئادەمی بە ئادەمی ئەگا ئەم شەو 7:30 ئینشەڵا من و تۆ بەیەکەگەین ئینشەڵا بە ئیزنی خوای ئینشەڵا ویرم ئینشەڵا سڵاو و ڕێزمێ بۆ سافی بەرنامە بۆ نونە بۆ کۆمێردنسەکان هەر هەمووی سەرچاوم دایکی محەممەد جان خوا بۆ ئێمە بێڵێ کاک هاشم حەسەن ئەڵێ کەمالی دەڵێت لە هەفتا تێپەڕیم و وا ئەزانن پیر و داماوم گیان لە سایەی عەشقەوە وا تازە مەژهوری گڕووگاڵم لەگەڵ باریە گیان وا ئەزانن پیرم کاکە گیان با بڕۆین بۆ لای وەکیلەکەی ئیبراهیم تاتڵەس و میسی کاکە بەرزان کاک ئاریجاف ماڵی ئاوا بێ لە سڵاو لە کاگاری تەواوی هاوڕێیان ساغ و سەلامەت بن کاک ئاریجاف بەو هیوایەم جۆمان لە دەنگی بێت کاک جەزای پاییز تۆش بە هەمان شێوە خۆشەویستانی ئەزیزانی ڕابردوو کە هاوڕێی خۆشەویست و ئەزیزی ئێمە بوون خۆشحاڵە بین جۆمان لە دەنگ نابێ کاکە بەرزان چۆنی کاک بەرزان لە چیە ئەحواڵ لە دەنگ و باسە تزاڵی لە بیرای ئەمە سەڵتم کزە کاک بەرزان حتى إيش باشا صوت برس كده بابا بس شو كاك برزان تو أمريكي زور رسمي بو همو لايك بو كاك ربازو كاك جزاو دستي كاك جري برنامجكو أواني تيواندية كانوا أواني مستدنير نو أواني معنا هموي ما عندون زور كانوا كاك عديمي يك 2 دقائق باسي كردتم جوانا هيك قوم يك لسر أرز بنسبة منوا على جيانا بناوي هيك كسو قسمنا كدول لا ألم بناوي برزانوا يك زلام هەچکە جووتی بەناوی هەمومانەوە ئەوە لەوانەیە ڕاست دەکات بۆ ئەوان توش کات ئێستا من ئەڵەم بەناوی خۆمە بۆی کە قسەکەم بوو هەر بەرزان توش بێ ئەگەر جوانیش بوو هەر بەرزان بێت لە یاریشە هەر خۆت عوزمابە بۆ یاریەکە و بردەوە هەر خۆم بردوومەتەوە کەس یارمەتی نێهاوم لە هەموو شتێکە هەستە خۆت پێشەنگ بە بش دۆڕی بە عەقڵی هیچ کەس نەجوڵێیتەوە لەسەر ئەرز دۆڕاوی باشە دەوڵەمەندەکەم و وەرە بۆ لام و چی دەوێ بۆ هەمووی درۆر هیچ نەبێ نان و ئاو بخۆ و بە کەس بەڵێ ئەوم بۆ بکە و دام مەزرێنە و نازانم ئیشم بۆ بدۆزەرەوە و هینم کە و هەوێم بۆ خاتری خوا هینم کە چیە کاک بەرزان ئەیە جۆلێمە ئای چۆن کاک بەرزان ئەوە ڕێبەزیانی هەچ کەس بە عەقڵی خۆی جوڵایەوە لە سەرکەوتووە جوانە لە سەتاس بەس عەقڵی خۆت نەچی عەقڵی خۆ بێ بەدەست کەس جوانە ئەمە دۆڕاوی دیشی بیتەوە کابراڵە باقلی من بردوودەتەوە من ختم بۆ داناوی کەواتە هەرچیەکت کرد یاریەکی شەترەنجێ کرد تێنێ کرد پێنج بەردی و کرد هەلوکێن بەس باقلی خۆبی کە بە قسەی کەس مەکە ناڵم گوێ لە کەس مەگرە لە دنیا بچۆ مشترە ماوە زانی و شتێ ڕاستە گوێی لێ بگرە زانی و خراپە ئەوە شتێکی ترە عەلاکولین زۆر سپاسی هەموو لە منەمانم تەطبیق کردووە لە مێشکی خوا هەموو دنیا بڵێ 2 کەڕە 2 چوارەکە هەتا بەرزان نەیسەلمێنێ و بیرجۆزی بۆ نەکا و پاسادانی بۆ نەکا و بەڵگەی بۆ نێنێتەوە بڕوان بەکەس نییە دووکە ئەزانی چۆنە تێکەوتین دنیامان دیوە خەڵک هەبووە خەڵکی هەڵگێڕاوەتەوە چی لێ کردووە وای لێ کرد کەواتە لە دنیا عاقڵترین بەشەر لەسەر ئەرزەوەیە کە بە عەقڵی تەنها خۆی بجوڵێتەوە ئێستا بەڕای تۆ کورد چییە؟ کور لەوەیە بووم هیچ قەومێک کە 5-6 ملیۆنین بەقەی کورد زیرەک نییە بلیمەت نییە داماو نییە لێ قەوماو نییە هەرچی ئەوەی بەسەر کورداتوە بە هەموو دنیا کۆکەرەوە لە تەرازوێکا بەقەی کورد مشکلەی بەسەر داوەتانێ ملیۆنەها زانامانەیە ملیۆنەها پرۆفیسۆرمانەیە ملیۆنەها ئەدیبمانەیە ملیۆنەها شاعیرمانەیە ملیۆنەها مامۆستامانەیە ملیۆنەها دکتۆرمانەیە نازانم بۆ بژمێرم لە هەموو شتێکمانەیە لە هەموو شتێک کەواتە من ئەڵێم دەقیقەیەکی بەنسبەت خۆمەوە ناڵم خەڵک من دەقیقەیەک لە کوردستان دوورکەومەوە ژیانم کۆتاییەت
یەکسەر بەبێم سەرۆسەر کاک بەرزان منی ژوام یەک دقەی کوردستان بە هەموو کوڕەی سەر ئەرس کە 192 وڵاتەیە بەر هەمووی نایم یەک دقەی نەموتووە زیاتر ئەیتر وا دروست بووم بۆ مزەکراتی برادرم و ڕەفیق و چیمان کردووە بەم من بچمە ئەوروپا ئەمە هەمووی پشتگوێ خەم ئەم هەموو چل ساڵ بەرەو ژوورم هەمووی پشتگوێ خۆم بڵێم تەواو کۆتایی هاویتر ئەچم لە ئەوروپا وەڵڵا باوکم ناتوانم 2 دقە لە ئەوروپا بژیم من بەنسبەت خۆم حەقی خەڵکم من نییە هەر بە عەقڵی خۆی کاک بەرزان چیتر بەڵێ کاکە ڕێزم بۆ مولایەگەیەم تۆزێ باسی هەنێ نوکتەش بکەم ئەمڕۆ ویستم باسی کۆندامی هەرس و دەنگ و زە و ڕووناکی و خۆر و هێز و ئیش و توانا و جای من کۆتایی یەشتم کاکە تۆ کۆتایی نایی تۆ بەحری بەحر تۆ لە بن نایی 3 سەعاتم بەرێ لەسەر دەستی کاگرێباز وین لێسە و تا 12 شەو توانم باسی علمێ بۆ بکەم باسی تەکنەلۆجیا بۆ بکەم باسی نازانمیتر عەلا کولین با پێ نەڵێ کاگا دێنێ با نوکتەش بکەین با بەرنامەکە نوکتەشی تێکەوێ مامۆستایەک بە تەلەڤەیە گەڵێ ئەمە چاستە مامۆستایە بە تەلەڤێ چاستە لە ئینگلیزیا چۆنی ئەڵە فولم ئەڵە شەبەکەم فولە بە شەحنم خەیاڵ ئەڵە وەراتی و ABC دی لەبەر ئەڵێ مامۆستا ئایبوشوری چواری پێنج ابتیدایی ئەڵە ئادەی بڵێ ئەڵە ABC 40 50 60 70 ئەڵەوە چی بوو ئەڵەوە بیکاری ئینگلیزی شۆردی کرد ئەوەی کردەوە بوو ئەڵە باشم جارە ئەڵە ABC جگەر گورچیلە سەپڵ ئەڵەوە لەگەڵ علمی ئەحیایە شەکلی کرد ئەڵێم جارە بە تەواوی ئێڵم ئەڵە ABCD پلەیستێشن ڕادیۆ تەجیل ئەڵێوە چی بۆ ئەڵە لەگە جیازەکانە شەکلی کرد ئەڵە باشە جەنیوەری و لەبەرە ئەڵە جەنیوەری ئەحەوەری خولەوەری مچەوەری عەدەوە ئەڵێوە چی بوو ئەڵە وەڵڵا ئەمە شەکلێکی تریتیا بوو ئەڵە باشە هەستا مناڵ خەرە ڕستەوە ئەڵە مناڵ ناخرێتە ڕستەوە خرێتە بێشتەوە ئەڵە باشە هەستە دەریای مردوو لەکوێ ئەڵە دەریای مردوو لەسەر قەبرانە ئەڵە نەخۆشەکە بن بۆ لای دکتۆر ئەڵەن دکتۆر نەخۆشەکەمان چی بوو ئەڵێ وەڵای مرد ئەڵێ بۆ مرد ئەڵێ بیری چوە هەناسەدا هەناسە بیریەوە ئەچون لە جاتی بیبن بۆ مزگەوت بیشۆن ئەوان دەست ناکەوێ تەکێنن بۆی چڵکەکەی لێبێتەوە لە جاتی تەسلیم بە خاکیکەن تەسلیم بە کورساتیەکەن ئەڵێ زەلامێکیش بە کلیل گوێی پاکاتەوە ملی قەفڵە بێ لەبەرەوەی بە کلیل گوێی پاکردێتەوە ئەڵێ زەلامێکیش کارەبای گرێ بە کارەباکاڵێ گەرازایان پێرم پێروەرە بە کارەباکە ئەڵێ زەلام لەسەر عەمودێکە ڕەفیقەکەی ئەڵێ هەتیو چیەکەی لەسەر عەمود ئەڵێ وەڵا چاوەڕێی پازەکەم ئەڵێ هەتیو دابەزی ئەڵێ نا ئەڵێ دابەزی ئەڵێ ناڵە عەمودەکە فشکەم ویا دابەزی ئەڵێ فشیمەکەرەوە دابەزم جوانە ئەڵێ 3 زەلامەچن بۆ مەطعەم بەسەرە نانەخۆن لەبەرەوەی 1 تاق میدانیان پێ بارچێکیان بۆیە بەسەر نانەخۆن ئەمەش ئەو ئەڵێ مامۆستایەکی تریش بە تەلەبەیە گەڵێ هەستا ئەگەرای ڕووبارەکان گڕ بگرێ ماسیەکان چیەکەن ئەڵێ ماسیەکان نەفرن بۆ سەر دارەکان ئەڵێ بۆ حیوان ماسی خۆشترە بفڕێ ئەڵێ چۆن نافڕە کرکوباڵیە ئەڵێ زەلامێکیش مۆزێکە کرێت توێکڵەکەی ئەڵەگرێ ئەڵە نەو توێکڵەی بۆچی ئەڵە لەسەر یەکردمەوە مۆزەکە خۆش بووە لەسەر ئەو توێکڵاتێ مۆزێکی تر ئیستینساغەکە ئەیکڕێتەوە ئەڵێ دانەیەکی تر ئەڵێ زەلامێک لە حەمامێتە دەرەوە هەموو جانی چەورە باوکی ئەڵێ هەتی خۆ شۆردووە بۆ چەوری ئەڵێ بەکەرە خۆم شۆردووە زانیوە سابوونە بەکەرە خۆ شۆردووە ئەڵێ زەلامێکی تریش هەموو بەیانێک سەلاجەکەیان نەکاتەوە یەک تەحیە بۆ کا سەلام باوکی ئەڵێ بۆ تەحیە بۆ سەلاجێک ئەڵێ جەنەرالە سەلاجەکەمان جوانە سەلاجەکە جەنەراڵە جەنەراڵیش یعنی قائید و گەورە و وایە پلەی عەسکەریە حکەمێکیش لە یاریاڵێ حەکەم نابمەوە فیکەکە ئەڵێن بۆ ئەڵێ فیکەکەم شەحنیتیانەماوە فیکەکە شانی ئەڵێ زەمانی کۆند ئاو سێ کەسی حەجنیە کاگادی سێ زەمانەم بیرماوە 84 پێ ئەڵێ سێ مامۆستایەک بە تەلەبەیە گەڵێ باوک لەکوێ ئەڵێ چوە بۆ حەج ئەڵێ دایکێ ئەڵێ وەڵاویش چوە بۆ حەج ئەڵێ تۆ بۆ نەچووی ئەڵێ سێ کەسی حەج نییە ڕاستەکە دایکی چوە باوکی چوە تۆ بۆ نەچووی سێ کەسی حەج نییە ئەڵێ مامۆستایەکیش بە تەلەبەیە گەڵێ هەستە باپیرە ماوە ئەڵێ وەڵا باپیرم بە مناڵی مردووە مامۆستایەکی تریش بە تەلەبەیە گەڵێ هەستە کۆ گەرمە ئەڵێ حەمام ئەڵێ شەکل لەکوێ زۆرە ئەڵێ لای بایعەکەمان ئەوی تر دانین بۆ کاتێک تەواو نابێ وەڵا باوم کات بەرزان تۆ تەواو نابێ حل نییە تەواو نابێ چاوی منی زۆر ڕێزم بۆ مولە کاگادی خەمی بەرنامە خۆ نەبێت دەقە بە دەقە بەرەو پێشکەوت نییە ئەبێ پێش بکەوێ ئەبێ هەت بڕوات تەواوە ئەی بینیە کات بەرزان کۆڵ ناین صفەتی کات وەقت زەمن هەر ئەڕوا موجەبە بوەستێت سفر نە سالبە نە موجەبە بێتە دواوە سالبە ئێمە نە سالبین نە سفرین هەر ڕۆینە پێشەوە هەر ڕۆینە پێشەوە ئەینەن کوردها دایم بەرەو پێشەوە وایە لێیان پرسی چ قەومێ زیرەکترین قەوما یەکسەر بەبێم تەروە و سەر بەبێ بیری لێ بکەرەوە بڵێ کوردە تەواو یەکسەر بڕۆ ڕێزم بۆ مولاگێت و بارە زۆر
دوان مەیلی جا ئەڵێ سلااو لە کاکە هەموو جۆگران کاگاشم حەسەن ئەڵێ ئەلبێرکامۆ ئەڵێ ئەلبێرکامۆ ئەڵێ خەڵک سەیرە هەتا نەمریت نازانێت تۆ چیت لە دڵدا بووە و چەند ڕازگۆ بیت و لە چ ژان و ئازارێکە ژیاوی کە زیینوشی بەگومانەوە سیر دەکەن ئاوایە کە ژیانمان ئەفۆتی ئازیزان ئەو قسەی ئەلبێرکامۆ ماناکەی ئەوەیە ژیانمان ئابەوە ئەبەینە سەر کاگاشم حەسەن ئەڵێ هەر کەسێ وتی بێت تۆ ناژیم جێی بێڵە ئەگەر مرد خوێنەکەی لەسەر من کاگاشمەڵێ لە دەست ئامە مەحویە فەرمیێ لە دەست دۆستی دووڕوو عەجەب دڵم تەنگە فیدای ئەو دوژمنە بم کە یەک ڕەنگە ئەیان کاگاشمەڵێ هەندێک مرۆڤ هەر لە دوورەوە جوانن قەت خۆزگە بە نزیک بوونەوەیان مەخوازە بەڵێ باشە ئەڵە جارجار دەرگای دڵت بکەوە با هەموو ئەوانە بڕۆن لە دڵەکانتانەوە بۆ ئەو شوێنانی کە شایانی ئەوان نییە ئەڵێ ئەوەی ویستی بمێنێتەوە دڵی بۆ واڵاکە ئەوێ ویستی بڕوات ڕێگەی بۆ واڵاکە زۆر جوانە هەروەها کاک فەرهاد پشدەری بەخێر بێ قوربان سەرچاوم کاکە دابان عومەر یاخوا بەخێر بێ دوو پەیوەندی ئەبنە هۆی سەرفرازیت نوێژ لە نێوان خۆت و خوادا ڕەوژ لە نێوان خۆت و خەڵکدا زۆر جوانە هەروەها بێتەوە ئەڵێ هەرکەس بەڵێ ئەوە ماخوێنەوە و بابچینە هەولێر شاری خۆمانایە بە فیدای ئەبم بەو دڵ و ژیانایە کاگاشم حەسەن ئەڵێ هێمنی شاعیر ئەڵێت دیدەکەی بە خوماری تۆ تورکانە بەدمەستی دەکا بۆیە مەیلی وا بە کێشە و فیتنە و خوێن ڕشتنە بەژنەکەت سێدارەیە کە زیەت تەنافە زوو بەدەی بیخە ئەستۆی من کە کوردم کورد بەشی خنکاندنە کاکە گیان پەرژینەکەم ئەلو کاتت باش کوی باشی مام هەمەتاڵ ئەحواڵت کووە کارمەندان چۆنن هەولایەک باشن وەڵا پەرژین خان هەموو ڕێز و سڵاومان هەیە و چاوی هەولێرەکەم ماجەکەم و پەرژین خان تۆش خوای گەورە بۆ ئێمە بێڵێ و بە بەختی باش بی ئیشاڵڵا مام هەمەتاڵ ئێمەش لە هەولێرەوە سڵاو ڕێزمان هەیە بۆ هەموو خەڵکی شاری سلێمانی خۆشەویست لەخوا بەزیا بێ کوردستان یەک ڕەنگ و یەک زمان و یەک ماڵ ئیشاڵڵا مام هەمەتاڵ ئارام و ئاسایش باڵ بەسەر هەموو شارەکان و هەموو کوردستان دەچێشی ئیشاڵڵا لەو نەهامەتێکە هەفتەکە دوسێ ڕۆژە تووشی بە ئیشاڵڵا ڕزگاری دەبێتن اللهم آمین دایکەکەم هانام زاران مام هەمەتاڵ بەڵی مام هەمەتاڵ خۆشحاڵ پەیوەندەکەم دوای هاوڕێی زیرەک و بلیمەت کاک بارزان و بەڕاستی تەوەرەکانی زۆر جوانە کاک بارزان هەر بەردەوامە دەستخۆشی لێ دەکەم کاک هیوادارم مام هەمەتاڵ کاک بارزان ئەوزارە پەیوەندی کرد بە باسی میسی کە بەڕاستی لە منشە باسی میسی بۆ هاوڕێیان نەکردووە هیوادارم وەزارەکە تەلەفۆنی کرد باسی میسیمان بۆ بکە بەسەر تا ئەم جارە بێتەوە کاک بەرزان باسێکی تایبەتی ژیانی لیۆنێل میسیمان بۆ بکە باسی میسیمان بۆ بکە باش بەڵێ مام هەمەتاڵ بوو ئەمڕۆ دوو گۆرانی بۆتان ئامادە کردووە یەکیان ڕاستەنە یەکیشی هونەرمەندی دەمخۆش فرمێستکە بێ ماوە بەڵێ باشە هەردووکی ڕەسەن و خۆش با گوێگرین هەمەتاڵ ئێستا سەوتەکەی من سافە عیبی نییە باشە چی گۆرانیەکان دەرێن ساڵی حەزمێ من گۆرانی یەکەمی هونەرمەندی دەمخۆش سابر کوردستانیە هیوادارمان هەمەتاڵ لە دڵ ئێوە و کچ تاوڕێیان بێ لا دوورەوە ناوت ویستو ناشارەزا خۆشت ویستو لا دوورەوە ناوت ویستو ناشارەزا خۆشت ویستو وانەکە شەعرەکە ماگیانی شەوای چۆ
ناسي وين ناسي وين بروابك نادي ناسي وين نادي وين نادي ناسي وين بروابك ناسي وين ودوا ناوت بيستو ناشارزا خوش بيستو لا دوا ناوت بيستو ناشارزا خوش بيستو قوانا لك الشحر كان شواهي شو تزور يا ندائي نتناسي وين برابك نبي وين أوزيهاني تودا تاوي أرجيس لاني تزلاكاوي أوزيهاني تودا تاوي أرجيس لاني تزلاكاوي زيهاني هاوي خاما ضربني اتذكروا زيهاني من هاوي خاما زرنا خني اتذكروا جياني هاوي وايا زي فرتو وايا زيهاني هاوي وايا زي فرتو هونرايا محمد طال هیوادار ئەو گەورانیتان بەدڵ ببێ دەست و چاوە خۆش بێ پەرژین خان زۆر خۆش بووتە دەست خۆش بەڵێ مام محەممەد تاڵ هیوادارم بەدڵتانێ بەڕاستی سابر کوردستان یەکێکە لە هونەرمەندە کوردەکانیان خۆش بەڕاستی سڵۆتێکی زۆر خۆشی هەیە بەڵی گۆرانی دووەمی شەوی هونەرمەند فرمێسکە مام محەممەد تاڵیش سڵۆتێکی زۆر خۆشی هەیە هیوادارم بەدڵتان فەرموو گوێبیستی بین هێندەنا هێنێ دنیا خەم بخۆی ئامانەتی هاتای دەبێ زوو خۆ بەتایبەتی ڕووداوی خۆ بگیری بە گۆشەگیری هێندەنا هێنێ دنیا خەم بخۆی ئامانەتی هاتای دەبێ زوو خۆ بەتایبەتی ڕووداوی باشە خۆ بگیری بە گۆشەگیری بەبێ خەمی بمری بەبێ خەمی بژی بەبێ خەمی بمرا گۆشەی تاریکی مەیخانە بگرا بەبێ خەمی بژی بەبێ خەمی بمرا تاریکی مەیخانە بگرا سۆفی بەسێتی ڕاستی مەپۆ ناگەڵ من نرکەی گۆشە بۆ ئەو گۆشەی سۆفی بەسێتی ڕاستی مەپۆش ناگەڵ من ترکێ بنووشە خۆ تایبەتی ڕۆژانی پیری باشە خۆ بگیری بە گۆشەگیری بەبێ خەمی بمری بەبێ خەمی بمرا گۆشەی تاریکی مەیخانە بگرا بەبێ خەمی بژی بەبێ خەمی بمرا گۆشەی تاریکی مەیخانە بگرا محەممەد تاڵ هیوادارم ئەو گۆرانە شتان بەدڵ بێ دەست خۆش پەرژین خان دوو گۆرانی زۆر خۆش بوو دەست و چاو خۆش بێ نمونە زیابێ ماڵە ئاوا بێ دووبارە دەست و چاو ئێوەش خۆش بێ محەممەد تاڵ دووبارە کاتێک شاد و خواتان نەگەڵ شاد و سادێکی زۆر خۆشتر بۆ تۆ پەرژین خان خوا لێمە نەسەنێ
کۆیە ئایەوەیە ئەوسە جوانە کۆیە دەی بە خۆت مەنازە ئەڵم بۆ تۆ ڕۆیە ئاوەر بە خۆت مەنازە وەڵم بۆ تۆ ڕۆیە کاک فەرهاد پشدەری ئەڵێ مامە هادی سڵاو لە خۆت و هاوکارەکەت و ڕێزم بۆ تەواوی بیستەران و کۆمێن و ڕێزەکان هەیە و کاک یاسین قەرەداخیش دۆستی دیێرینمان لە سویسراوە ئەڵێ سڵاو لە ئێوەی ئازیز کاک هادی چۆنن باشن چاکن شکور وەڵام ماڵەکە ئاوا بێ کاک یاسین گیان ئەڵێ ئەوە لێرە من بە دواتانە ئاگەڕێم سەرماکە هاتووە کاتی ڕاوی قازە بۆ خواردن کاکە یاسین یەک شەڕێکە لەسەر قاز لە عەقڵ و کێشانیە تۆش ڕتکایە وەرە ناو شەڕەکەەوە بزانین بەشک و ڕانێک بەرینەوە باوکم سێ چارێکی ڕانەکە بۆ من چارێکێکی بۆ تۆ اینجا ئێمە بۆ پەنانە بینە بەر کۆیە کاکە ڕێبەس پەنابینە بەر کۆیە ئەم قازە خۆی لە دووکانە لە پشتەوە کۆی لێ بگریت لەو لاشەوە چەمچەماڵ کاکە هین کاکە زانا و کاکە دابان ئەوان چەمچەماڵی لێ بگریت لە کۆیەوە پشتی بگریت هەڵەبجا تەواوە دەوریانە دەوری ماڵی هێرۆ و ناژۆ ئەوانە ئەگرین و قازەکە بە دەستێنین و لە قوڵینەیەکە نە لە زەمینەیەکە لە زەمینەیەکە لێوان خان ئەم شەو دڵم خراپ ئەڵێ نازانم بۆچی بێدەنگی شەوگارم چۆن بەڕێ بکەم و بێ هەواڵیت و بەدڵتەنگی کاتێک کە تۆ بێ هەواڵیت وە هەست ئەەکەم کە بیمارم چارەسەرم نییە و نابێت هێندە دڵ پڕ ئازارم لەم شەوەوە دووری پاییزدا بێتۆی خەمی گرتم بەیان خەیاڵی تۆ هەمیشە لە حجر و خەیاڵم بوو ئاخر ئاتی چشک ئەبەم لە ئەوینت خۆت لامەدا من بە جۆرێ ئاڵوودەی تۆم عەقڵ و هۆشم لە لای تۆیە چۆن ئەتوانم تۆ لە یاد بکەم دڵم خانە و لانەی تۆیە باکم نییە لە لۆمەی خەڵک با هەر بڵێ بەخوا شێتە شێتی تۆیە مەڕوخێنا مەتۆرێ بەڵێ لێوان خان ئەم کاتت باش مامە گیان هەموو کاتێکە باش یاخوا بەخێر بێ برازا و خوشکەزا بە ڕێزەکەم سەرچاو ماتی سپاس مامە گیان دەستپێکی ئەمڕۆ و پەیوەندی ئەمڕۆم سڵاوێکی پڕ لە خۆشەویستی بۆ تۆی گوڵ و کاکە ڕێباز هەمیشەمان دوونەناس و تێگرای ئەو هاوڕانەی کە لە پێش من هاتنە خەت و ئەوانەی کە لە دوای خۆم یەک بەیەکی کۆمێد نووسان و جێگران کە ئێستا بی سەرمانن مامەگیان دنیای خۆشەویستی بۆ هەمولایەک یاخوا بەخێر بێ لێوان خانجیان بە پەیوەندی تەلەفۆنی ئێوە و بەو کۆمێنتە بەرز و بەڕێزانەوە بەڕاستی ئەم حەمەتاڵەش دەتوانێت بەرنامە پێشکەشکە ئەگەر نا ئەبێ منیش هەتاڵ بەتاڵ بچمە ماڵێ من هەمیشە گوتومە ئەگەر هەر شوێنێک مامە هادی لێ بێ پڕاپڕە لە خۆشەویستی و بەختەوەری دەتوانم بڵێ ماڵێکی خنجیلانە هەمیشە لەگەڵ تۆ دروست بووە ساتە خۆشەکانی تێدا بەڕێ دەکەی و هەر یەکێکمان بە سوود و زانیاریەکانمان دەتوانین بەڕێچکەی بیسەران و جێگرانی خۆمانم دەستبەرین مامەگیان
هەمیشە دووبارەیەوە تا برس باش بن بمێنن بۆ ئێمە. منیش ئەم هەموو برازا و خوشکە زایم هەبێ کەسێکی زۆر کەزارم لەبەرەوە دڵم زۆر خۆشە پێتان. هەمیشە دڵخۆشبی سپاسێک بێکی موزیکە جوانەکان گۆران جوانەکانی کاکە ڕێباز دەکەم. من هەمیشە دەڵێم خەجاڵەتم کاکە ڕێبازگیان بوونی تۆ و سەرکەوتنی تۆ هەمیشە من وەک خۆم شانازی پێوە دەکەم هەمیشە لە بوارەکەی خۆت هەر ئەها لە سەرکەوت و بدینەوە ئیشاڵڵا. لەگەڵ جەنابتا جەنابی شەلیوان خان قەڵەمەکە هەر بە بڕژ بێ بۆ خۆش و تەمەندرێژ بی دووربی لە دەرد و بەڵاو لەگەڵ کەروێشەکانە هەر لە دڵخۆشییا بی بابەت چیمان هەیە لێوان خان؟ نۆ خواردن دەتوانم بڕێم پووک و کلۆربۆنی ددان زیاد دەکا کاتێک کە ئێمە بەڕاستی ئازارێکی دانمان توش دەبێ لەوانەیە زۆر زۆر ناڕەحەتی زەحمەتی پێ بکێشین ئەم بابەتە خوازارە سودێک بگەێنێ مامەکیە. ئەم بابەتە لەسەر کلۆری دانەکە ئەم خواردنانە ئەو زەرەر ئەیان لە دان و کلۆری ئەکات. بەڵێ دە خواردن ئەگەر ئاماژەی پێ بکەیت. فەرموو. گرنگیدان بە ددان تەنها شوشتنی بەیانیان و ئێواران نییە. بەڵکو لە کاتی هەندێک خۆراکیشدا گرنگی دانەکان بشورێنیان ئاگاداری بین کە چەند لە چەند خواردنێک ئاماژەی پێ دەکرێت. یەکەم تەرەسات هەورکردن و پوکارکردنەوەی ددان لە نێوان بەجێ دەهێڵێ کاتێک کە ئێمە تەرەسات دەخۆین دەبێت لە دوای خواردنی تەرەسات ددانەکانمان بشۆین. دووەم ئاوی لیمۆ بە گەرمی بخۆینەوە مادەی ترشانەکانی ناو زیاد دەکات و زیان بە میگانی ددان دەگەێنێت هۆکارێکە بۆ توشبوون بە هەستیارەکان بۆیە دەبێت لە دوای خواردنی ئاوی لیمۆ ددانەکانمان بشۆین. سەهۆڵ هەندێک کەس ئارەزوی خواردنی سەهۆڵ دەکات کە زیانی دەگەێنێ بە ددان هۆکاریشە بۆ شکاندن و کلۆربوونی دانەکان بۆیە دەبێت لە دوای خواردنی سەهۆڵ ددانەکان بشورێ. خواردنەوەی وزە بەخشەکان بڕێکی زۆر شەکری تێدایە لەگەڵ تێپەڕبوونی کاتدا کلۆربوونی ددان و هەورکردنی ددان دروست دەکات بۆیە لە کاتی خواردنی دەبێ ددانەکان بشورێت. پێنجەم خواردنی مێوەش لەگەڵ شکڵاتە هۆکارێکە بۆ دروستبوونی کلۆربوونی دانەکان چووکە بڕێکی زۆر شەکری تێدایە. شیرنەمەنیەکان بەهۆی زۆری ئاستی شەکر کە تێدایە هەورکردن و پوکانەوەی ددان بە دوای خۆی دێنێت بۆیە هەر کاتێک کە ئێمە ئەو شتانە دەخۆینەوە دەبێت لە دواییدا دانەکان بشۆینەوە. حەوتەم چپسی پەتاتە ڕێژەی نیشاستەی زۆری تێدایە بەرزە شەکری تێدایە لە نێوان دانەکان دەبێتەوە دەبێتە هۆی هۆکاربوونی کلۆربوون و پوکانەوەی ددانەکان. هەشتەم گەنمە شامی پزیشکان هۆشیاری لە خوانی گەنمە شامی دەدەن بۆ پوکان و دانەکان مەترسین چووکە دەبێتە هۆی پوکانەوە کلۆربوونی ددانەکان کاتێک کە ئێمە گەنمە شامی دەخۆینەوە دەبێت ددانەکانمان بشۆینەوە. دەیەم قاوەی سارد لەگەڵ تێپەڕبوونی کاتدا زیان بە ڕێژەی ددانەکان دەگەێنێت و نایێنێت و بۆیە دەبێت هەر کاتێک کە قاوەمان خواردەوە دەبێت دانەکانمان بشۆین و بە هیوای سوودگەیاندن مامەگیە. ماڵە ئاوا بێ لێوان خان سەرکەوتوبی نمونە زیابێ قەڵەمەکە هەردەم بە بڕژ بێ هەروەها بێتەوە زۆر زۆر سپاس کە مانوو ئەبی ئەو بابەتە تەندروستیانەمان بۆ ئامادەکەی بۆ ئەوەی میلەتەکە و سوودێکی لێ بینێ لە ڕووی تەندروستیەوە خوای گەورە دڵخۆشەکە لێوان خان. منیش هەمان ئاواتت بۆ ئەوە بەڕاستی لێرەوە دەتوانم بڕێم جێگای چاوان خاڵیە چکە بەڕاستی کاتێک لە بەرنامەی پێش و چاوان هەمیشە لەگەڵ من هاوکار بوو خوازانم ڕۆژێک لە ڕۆژان چاوان بگەڕێتەوە چکە بەڕاستی چاوانیش لە ڕووی بیسەران دەرێنم کتێکی زۆر شیرن و لێ هاتوو بەڕاستی بابەتی زۆر جوانی پێبوو لە نزیکە قوتەم لەگەڵ چاوان کرد بەس بەهۆی سەرقاڵی خوێندنەوە کە وابزانم دووەم نە یەکەم ساڵی نە دووەم ساڵێکی زانکۆیتی بۆ یەکگوتی لێوان خانتۆزێک لە بەرنامەکان دوورکەوتمەوە ئیشەڵا لە ئاندێک نزیک چاوان هەمیشە هاوکاری من دەبێ من هەمیشە لە خزمەتی بەرنامە جوانەکەی تۆ هەموو بیسەران و هاوڕیانم دەتوانم بڕێم کاتێک کە من بابەتێک یان شعرێک هەر لە هەر بوارێک کە من بابەتێک پێشکەش دەکەم کە دەبێتە سوودی هاوڕیان و بیسەران دەتوانم بڕێم دڵخۆشم دەکا و من هەمیشە بچووکی ئێوەم لە خزمەتی ئێوە مامەگیە. زۆر سپاس نمونە زیابێ ئینشەڵڵا خوای گەورە هەر دڵخۆشەکە هیوادارم چاوانخانی خوشکەزاشم بێتەوە ریزی دادە لێوان و ئەوان و بەرنامەکە بە جۆشتر و پرخڕۆشتری کەین. لێوان خان زۆر سپاس دەستی خۆش بێ چاوی کۆیە ماچەکەم.
منیش دنیای خۆشەویستی بۆ ئێوە جێدێڵم ڕێز و خۆشەویستی شاری کۆیش بۆ ئێوەی خۆشەویست کاتم گر هەڵ دڵخۆش بن ئێوارە چپڕ لە خۆشی بەختەوەری بۆ تۆ هاوڕێیان و کاکە ڕێباز دڵخۆش بە مامەگیان کاتێکی خۆش بۆ ئێوە دووبارە خۆشتر بۆ ئێوەش سەرسەرم خۆ عافیستان بێ یاخوا خوا لە منتان نەسەنێ کاک ئاری کەمال ئەڵێ دەستخۆشی بۆ کاکە ڕێباز بەڕاستی جێگەی لە دڵی هەموو لای کردوتەوە کاگاشم حەسەن ئەڵێ نالی دەڵێت تیرەکەی ئەو ڕۆژە مەحبوبم کە لوتفی کرد بە من گەر نەبەخشێ مەرهەمی وەسڵی برینم کاریە کاکە گیان ئەچینە کەرکووک ڕێباز ئەچینە لای کاک کوردۆ لە کەرکووک وەک کۆتا پەیوەندی گوێ لە وتە بەسوودەکانی کاک کوردۆش ئەگرین هەروەها سەرێکیش لە شاری کەرکووگەین بۆ ئەوەی ئەوەنە غەریبی کاک محەممەد بەشدار نەکەین ئەچینە لە ڕێگەی کاک کوردۆوە غەریبیەکەی خۆمان بۆ کاک محەممەد بەشدار لابین کاکە کوردۆ یاوارە باش قوربان یاخوا بەخێر بێ یاخوا بەخێر بێ کاکە کوردۆ گیان چۆنی بەساقە ئەحواڵی تۆ باشە الحەمدوللا تۆ چۆنی کارمەندان چۆنن وەڵا لەخوا بەزیابێ ئەلحەمدوللیلا هەموو لایەک باشین هەر کەسێ قەناعەت و سەبری هەبێ عیبی نییە بەو هیوایم هەمووتان باش بن داواکارین لە خوای گەورە جەنابیش هەر ساغ و سەلامەت بی خۆشحاڵم پەیوەندیەکەم دوای پەیوەندی خاتو لێوان بوو سپاس بۆ جەنابەت پێم خۆش بوو گۆرانێکشت پێی بوو کاحەمە دەنگی خۆشە خاتو لێوان وەڵا کا کوردۆ ڕاستەکەی لێو نەشارمەوە لە بیر بچۆوە ئێ بۆ چوە چێ بۆ ئەم جارە بێتەوە ئەم جارە پێی بڵێ گۆرانی بڵێ چونکە بۆ گۆرانی دەنگی خۆشە قوربان کا کوردۆ ڕاستیەکەی بیرم چۆ ئێستا بە قسەکەی تۆە بیرم کەوتەوە وەڵام بۆ چوە چێ ئەم جارە کە هاتەوە هەر پێڵێم بەڵێ بەڵێ میژوا ئەڵێم تازە ئێمە ئەم باخە گوڵ و گوڵزارەمان داناوە کەس ناتوانێت کە ڕۆی نایەتەوە بۆ ئەو بۆنی بەرامی گوڵ و گوڵزارە نانە تەواو ناوی درا تەواو نەجاتی نابێ بەڵێ تەواو قوربان وەڵا ئینشەڵا ئەم جارە بێت تۆ گوێبیستیە بین ئینشاءڵڵا کاحەمە گیان وەندراوەیەکی خۆم پێشکەش بە تۆ هەموو کارمەندان و هاوڕێیان بەو هیوایم شاعری گوێگرتن بێ و مقامێکە پێشکەشتانێکە فەرموو کاکە کوردۆ گیان بۆ پڕی خۆشحاڵیەوە هەر لە خۆشی یاز یارە جوانەکەم کارگای ناخدڵم منیش وەک گولگولە شق بە گوڵم تۆیەندە جوانی وەک فەڕەی گوڵی خەم ڕەوێن خەم و شادی نێو دڵی من بە جوانی تۆ یەکجار شێواوم هەرچەند ئەتبینم دیار ناخۆتاوم تۆ بڵێ ڕۆژێک لە عمر و ژینێ تر بە دڵی خۆم دێر بدینێ وەک گوڵبۆنت کەم تێر هەڵت نەژێم وەک گوڵبۆنت کەم تێر هەڵت نەژێم لە باوەشتڵم بە دڵ بتگوشم قەت بڕوانەکەم بە خەیاڵ خاوم ڕۆژێکی ئاوا بێتە پێشتەوە هیوادارم
بەدڵتان بێ کا حەوەجیان دەست خۆش بێ کاکە کوردۆ گیان ئەو دەنگە نەڕزیە ئەو قورگەوە هەر ساف و بێگرد بێ زۆر سپاس عزیێتی شاگۆرانێکی زۆر خۆش بوو هیوادارم بەردەوام بی لە پەیوەندیکردن مەمنون چاوی منی و کاتێکی خۆش بۆ سەرم خۆشتر بۆ جەنابیش عزیزان و خۆشەویستان ماڵی هەموو لایەکتان ناوێ زۆر سپاس بۆ ئەو کۆمنتە جوانانە بەڕاستی کۆمنتەکانی یەک لە یەک جوانترە لەخوا بە زیابێ ئەزیە دەکێشن من بچوشی هەمووتانەکەم سپاس بۆ تەلەفۆنە جوانەکانتان عزیزان و خۆشەویستانم من هیچم لەدەست نایە بۆتان بکەم تەنها ئەتوانم لەخوای گەورە بپارڕێمەوە لە دەرد و بەڵاو ئافاتی و نەهامەتی و نەبوونی و قوربەسەری و نەخۆشی و ئەوانە بە دوورمان کاو خوای گەورە هەمومان دڵخۆش کاو کوردستانمان ئارام بێتەوە بۆ ئەوەی نانێکی ڕەحەتی تێکتیا بخۆین هەتا بە عەقیدات و بەو خوا گەورەیەتان ئەسپێرم خوا حافزان بێت Thank you.